ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی جاریش سێر لە ڕێگەی کەناڵی هیواوە بە خزمەت ئێوەی عەزیز دەگەم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی کەناڵی هیوا. ئەمڕۆ یەکشەممە 8 نۆی 2024 لەگەڵ ئێوەی ئازیزا بم بۆ باسێک کە پێشتر لە ڕاگەیانەکانە لەسەر سوۆشیال میدیا بڵاوم کردوتەوە. ئەم باسە سەبارەت بە تەشەنەکردنی ڕاسیزم و نیوفاشیزمە لە ئەوروپا، لە وڵاتە جۆر بە جۆرەکانی ئەوروپا. ئەم بەرنمەیە کە من بە هاوکاری چەند هاوڕێ لە چەند وڵاتی جۆر بە جۆر بەنیازم پێشکەشی بکەم. ئەمڕۆ یەکەمین بەرنمەیە بێ و لەم بەرنمەیە بڕیار وا بوو کە من دوو هاوڕێم لەگەڵ بنیەکیان هاوڕێ نزار عەقراویە لە بریتانیاوە، ئەوی تریش هاوڕێ بنار مستەفایە لە فنلەنداوە. بەڵام بەداخەوە دیارە هاوڕێ نزار بەهۆی کێشەی تەکنیکیەوە بۆی نەکرا لەگەڵمان بەشدار بێ، وا پێچێکە تەنها من و هاوڕێ بنار لەم بەرنامەیە لە خزمەت ئێوەی ئازیزە گفتوگۆ و دیالۆگ سەبارەت بەم باسە گرنگە بکەیت. ئەم باسە باسێکی گرنگە، هەتا ئەگەر لە ڕووی سیاسیەوە هەر جۆرە بۆ چوونێکت هەیە، لە ڕووی ئاینیەوە خۆ چۆن تعریفەکەی خۆت ئەناسێنی، ئەگەر لە ئەوروپاژی و لە زمانیان بەرنمەیە تێگەی ئەم کێشەیە کام ڕۆباسێکین کێشەی توێ کێشەی تۆیە ممکنە لە داهاتووە زۆر بە بەرزتر و ئاشکراتر دەرکەوێ کە تەنانەت کێشەی شخصی خۆتە، کێشەی خێزانەکەتە، کێشەیە ئەبێ بۆ مناڵەکانت و هەڕەشەی ئەوە کە دۆخێک بێتە کایەوە کە پێگە و کەرامەتی شخصی دانە بەدانەمان و تەنانەت ئەمنیەتی شخصیشمان لە بەردەم هەڕەشە بێ. ڕەوتێکی نیۆفاشیست ڕاسیست لە وڵاتانی ئەوروپا لە گەشەیە لە برەوایە و ئەم ڕەوتە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێڕاکێشێ، ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرەکەوێ وە خەریکە لە کێشەیەکی سیاسی ئەحزابە سیاسەکانەوە ئەبێ بە کێشەیەکی دیاریکراوی ڕۆژانی تاک بە تاچی ئێمە. بەرحاڵ لە زمانیان بەرنمەیەتی یەگەیت و لە ئەوروپانیت نیازت بێ بۆ ئەوروپا حتمەن تۆش بەرکاریگەری ئەم دۆخەکەوی. یاساکانی پەنابەری لە ئەوروپا بە جۆرێک سەخت و نالەبارە بێ کە فرسەت و دەرەتان لە بەردەم هەموو ئەوانەی کەیانوێ بە هەرەوە کارێک بێ ژیانیشی نوێ لە وڵاتی شترا دەست پێ بکەن ئەو بوارە بەرتەسکەکاتەوە. و تەنانەت ئەگەر نیازی هاتنە دەرەوە شت نەبێ لە وڵات دۆخێکە لە ئەوروپا دروستە بێ کە جێگایەکە پێ و تێقەڵای دیموکراسی، ئازادی، مافەکانی مرۆڤ و ئەم بابەتە قسانە، ئەو دۆخە کە لە ئەوروپا دروستە بێ کاریگەری نەرێنی لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستیژە بێ. کاتێک ئەوروپا ئەبێ بە وڵاتێکی وەکو تورکیا، ئیسرائیل، پرسیارەکە ئەوەیە تورکیا، ئیسرائیل، سووریا، عێراق، کوردستان، ئێران ئەبێ بێ بەچی وا بێ چ دۆخێکی بەسەرا بسەپێ. وەختێک نیۆفاشیزم بۆ جۆرە پشتیوانی لە تاوانەکانی ئیسرائیلەکە لە فەڵەستین وە کوشتاری مناڵان هەزارانیان بێ بەشتێکی ئاسایی و ڕووداوێکی قوبوڵکراو لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی و لەژێر کاریگەری ئەم فاشیزمەیە، ئەو دەم باسەکە لەسەرەوەیە چی ئەو وەختە ئەتوانێ گوێبیستی یاخود کاریگەری هاوارەکانی خەڵکی کوردستان لە دژی ستەمی میلی ببیستێ. بەرحاڵم دۆخە کاریگەری لەسەر هەر هەموماندانێ. چەند تەوەرەماندانە و بە بەرنامەکانی ئەمڕۆمان من دواتر سەبارەت بە ئەو تەوەرانە لە بابەت سویدەوە ومچینار خۆم درێژە بە بەرنامەکە بم. ئومێدەوارم هاوڕێ نزار عەقراوی بتوانێت پێوەست بێ پێمانەوە هەرواتر دواتر. بەڵام سەرەتا من لەگەڵ هاوڕێ بنار مستەفا دەست پێکەم. بنار زۆر بەخێر هاتی، زۆر خۆشحاڵە کردم بۆی کە داوەتی منێ بۆ ئەم بەرنامەیە قوبوڵ کردمێ. دەوارم گفتوگۆ و دیالۆجێکی باشمان ببێ. زۆر سپاس هاوڕێ شەماڵ، منیش خۆشحاڵم بەشدارم لەم بەرنمەیەدا. ئەگەرچی ناوڕۆکی بەرنمەکە زۆر جێی خۆشحاڵی نییە بەداخڵ قسە لەسەرم بابەتە ئەەکەین، بەڵام گرنگە، منیش زۆرم پێ گرنگە کە بتوانین ئەگەرچی لە بەرنامێکی کورتا ڕەنگە نەتوانین زۆردانی پۆشین، بەڵام ئەگەر سەرەتایەکیش بۆ کرد
بێت بۆ کردنەوەی باسێکی گرنگ جێی دەستخۆشیە. زۆر باشە. دەستەکان خۆش ببەر لێ بێمە ناو تەوەری بەرنامەکەەوە پێم خۆشە لە بینەرانم داوا بکەم بە هەر جۆرێک بۆتانەکرێ پشتیوانی بڵاوبوونەوەی بەرنمەکانی کەناڵی هیوا بکەن و بە تایبەتی ئەم کەناڵە یاخود ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە، سەرنجێک پرسیارێک ڕخنەیەک هەر جۆرە بۆچوونێکتان هەیە دەرگا ئاوەڵایە و کراوەیە لە بەردەمیەوەی ئازیزات چ بە کۆمنت پرسیارەکان و سەرنجەکانتان بنێرن و ئەگەر کەسێک لە ڕێگەی فەیسبووکیشەوە ئاگادارم کاتەوە کە ئەوێ بەشداری بکە لە ڕێگەی ماسنجەرەوە ئەتوانم لینکی بەرنمەکەی بۆ بنێرم بۆ تەڕحکردنی پرسیار، بەڵام دیارە لە ماوەیەشی کورتا چووکە وەک بناریش باسی کرد بەرنمەکە زۆر لە قوپۆپی لێ بێتەوە ئێمەش کاتێکی کورتمان لە بەردەمایە بۆیکەوە لە خزمەت ئێوەی ئازیزاوەی کە بە نەزەرمانەکە پێشکەشی بکەیت. ئەگەر تا ئێستش نەتان کردووە لایک و سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بداسێن. بەڵێ بنار من بچمە سەر تەوەری بەرنمەکان. تەورەی یەکەممان سەبارەت بە دیاردەکانە. دیاردەکانی ڕاسیزم لە هەموو لە هەر جێگایەک بە جۆرێک دەرەکەوێ. نیۆفاشیزم لە هەر یەک لە وڵاتەکانە بە شێوەیەک خۆی نیشانەدا. لایەنێک وڵاتە کە پەنابەریان دەستەکەوێ ئەوانە بن بە ئامانج و بە هەدەفی ئەو تیرانێکیانوێ بۆ سەر ئازادی و کەرامەتی ئینسان بیهاون لەو جێگای پەنابەریان دەست ناکەوێ ژنیان بەردەستکەوێ ئەو کارەکەن پەناماری ژنانە دەن مافەکانی ژنانە خەنەجێ پرسیارەوە و لەو شوێنەشا کە ئاسانترە بێ بۆیان پەلاماری مافی هۆمۆسێکسوێلەکانە دەن و قسە لەسەر ئەم کێشەیەکەن و ئەماکەن بە کێشەی تەوەرەی ناو کۆمەڵگاکان و بەم جۆرە ئەیانەوێت کە برەو بە بیر و بۆ چوون و برەو بە ئەو ڕەوەندەی خۆیان بدەن. پێم خۆشە سەبارەت بە فنلەندا باسێکمان بۆ بکەی. ئایا ئەم دیاردەیە یا دیاردەی نیۆفاشیزم یا ئەم ڕەوتە کە جۆرێک پێڵێن ڕاستی پەرجید، من پێم خۆش نییە بتنایم لێم ڕاستی پەرجید، من ئەو ڕاستڕەوانی کە خەریکن پاروی دەمی مناڵەکانی کۆمەلگاکانی ئێمە ئەزن و ڕۆژ بە ڕۆژ پەلامارە بن بۆ سەر ئاستی گوزەران و ژیانی کارگەران و زەحمە کێشانی وڵاتانە منەوەن بە ڕاستی پەرژی دەزانم ئەمانە لە ڕاستی پەرجی واوەترن و بێن بە ناوی خۆیانە ناو بنێن وەکو فاشیزم و ڕاسیزم باس بکرێن. بەڵێ فەرموو. ڕاستیەکەی ئەم گروپ و تاقم و لایانی سیاسیانە یەکجار زۆرن وە لە زۆر بابەتە کۆیان ئەکاتەوە و تێڕوانینی جیاوازیشیان هەیە لەگەڵ خۆیانەوە ساڵ بە ساڵ بەداخەوە هەستەکەی جۆرێک لە نفوسیان زیابێت زیاتر لە کۆمەڵگایە ئەبینن دیاردەکانیان بەرجەستە ئەبن. هەموو ئەوانەی تۆ ئاماژەت پێ کرد لە پەنابەرەوە هەتاوەکو هێرش بۆ سەر ژنان و هێمۆسێکشوالەکان و کەمایەتیەکانی ترەوە هەموو ئەمانە هەن لە فنلەندا و زۆر لەوە زیاتریش. بەتایبەتی لە مێژووی فنلەندا ینی زۆر بابەت هەیە کە مەجال ئەکاتەوە دەرفەتێکی زیاتر ئەکاتەوە بۆم بزوتنەوەانە زیاتر خۆیان مەطرحکەن و دەرکەون. مەسەن بۆ نمونە هەتاوەکو ساڵی 1946 ژواتە 2 ساڵ دوای جەنگی جیهانی دووەم فنلەندا لە جەنگا بووە لەگەڵ ڕووسیادا یەکێتی سۆڤێتی ئەو کاتە و بەشێک لە خاکەکەی دوای چۆتە ژێر دەستی ڕووسیایی ئێستاوە. ئەمە زۆر بابەتی تر ئەوەی کە هەر مەسەلی پەنابەری لە فنلەندادا بابەتێکی تازەیە. بۆ نمونە یەکەم پەنابەرەکان پێم وابێ ناوەڕاستی هەفتاکان بوو لە شیلی و دواتریش لە ئێرانەوە هاتواتە مێژوەکی زۆر کەمی هەیە لەگەڵ مەسەلەی پەنابەریدا. بۆیە ئەم مێژوە وای کردووە کە لە فنلەندا زۆر جیهەتی جیاواز دروست بێت لەم گروپە ڕاسیسم و ناسیسم و فاشیسم و هەموو ئەوانە دروستن. ئەمە لە یاساکانە ئەبینین، یعنی یاساکان گۆڕاوە بە شکستی پەنابەران بە شکستی زۆر ماف هاتوۆتە خوارەوە لە ئەوەی خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکانەوە هەتاوەکو بیانیەکان و زۆر ماف ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. وەگوتم زۆربوونی ئەم لایەنە سیاسیانەش ینی چۆن بڵێم مەسەلەن بۆ منە لە دەورەی ئەزمەی ڕابردووە 2010 کە دەستی پێکرد فنلەندیا ڕەسەنەکان تەنها مەطرح بوون لە ئارادا بوون و لە پەرلەمانە چەند کورسێکیان هەبوو، بەڵام دوای ئەو ئەزمەی 2010 ئەوانی تر بەرجەستە بوونەوە و پێم وابێ تر لە 30 کورسیان هێنا بە یەکجار. بەڵام
ئەم وەختە ئەم بزوتنەوەی پێوترا بزوتنەوەیەکی ڕاستیستی لە ئاستی کۆمەڵگەدا، بەڵام خۆیان بەخوانیانەوت ئێمە ڕەخنەمان لە سیاسەتی پەنابەری فنلەندا هەیە، یان ڕەخنەمان لە ئەوە هەیە کە فنلەندا لە یەکێتی ئەوروپای ئەمە بە دروست نازانین، یاخود هەندێک بابەتی تری لاوەکیش بۆ نمونەکە لە فنلەندادا زمانی سوێدی زمانی فەرمیە و ئەمە پێویستی پێی نییە. ئەم بزوتنەوەیە بوو. بەڵام ئێستا وای لێ هاتووە ئەم بزوتنەوەی هەستەکەی لە چاو ئەم ڕێکخرا و حیزب و لایەنی تر کە پێک هاتووە و بەشداری هەڵبژاردنەکانیش دەکەن هێندە تۆندڕە و نییە لە بەرامبەر ئەوانی ترە. ئێستا ئەمە وای لێ هاتووە هەرگانی لە ئاستێکی گشتیە پێی ئەوترێت کە ئەم لایەنێکە ڕەخنەی لە سیاسەتی دەوڵەتێ لەسەر مەسەلەی پەنابەریە، بەڵام لایەنەکانی تر ئەوانی کە ئێمە ئێستا پێیان وڵی فاشیزم و ناسیزم و هەتاوەکو دوایی ئەمانە بەڕاستیزم لە قەڵەمە درێنواتە، ینی ئەوەی کە ئێستا فاشیزمە پێوترێ ڕاسیزم، ئەوەی کە ڕاسیزمە پێوترێ ڕەخنەگر و ڕەخنەش بۆ شتێکی زۆر ئاسایی کە بەداخواانە هەمووی دیاردەی ڕاسیزمین. بەجا لەوە مەسەلەن دیاردەی بەرکەوتەی ڕاسیستیانە یان فەزای دژی پەنابەری و فەزای هەڵاواردن قبولکردنی هەڵاواردن، ئەمانە هەستەکەی بە جۆرە گۆڕانکاری بەسەرا هاتووە کە قبول ئەکرێ لە کۆمەڵگەدا. مەسەلەن هێندە لە ئاستێکی فراواندا ئەم هێرشانە هەیە بە تایبەتی لە سۆسیال میدیاکە کە ئاسانکاری کردووە کەسانێک بێن قسە بکەن، کۆمنت بن، قسەی نەشیاو بکەن، هەتاوەکو دوایی یعنی کەسانێک پەنابەر بە تایبەتیوانەی کە باگراوەندێکی پەنابەریان هەیە خۆیان سانسۆرکەن، ینی مەحدودیات بۆ خۆیان دروستکەن لە دەرکەوتنیانە لە قسەیانە لە زۆر بابەتە. نمونەیەکی زۆر بەرجەستە کە لە هەفتەی ڕابردووە بوو، ینی کوڕێکی 23 ساڵ دایکی تەمەنی 10 ساڵ بوو کە گەیشتە فنلەند لە سۆماڵیەوە، ساڵی 91 دایکی تەمەنی 10 ساڵ بوو، ینی ئەو کاتە 10 ساڵ بوو دایکی، دواتر لە فنلەندا هاوسەرگیری ئەکات، ئەم کوڕا لە فنلەندا لەدایک ئەبێت، خوێنی باڵای تەواو کردووە، کەسێکی زۆر ئاکتیڤە، خوێنەرێکی زۆر باشە و وەرزشوانێکی زۆر باشە لە یاریسا حەو مەیداندا، نوێنەراتی فنلەندی کردووە لە جامی ئەوروپای، لە جامی لە ئۆڵمپیاتە، لە پێشبڕکە نێودەوڵەتەکانە، یعنی نوێنەراتی فنلەندەکە لە فنلەندا لەدایکوە، دایکی تەمەنی 10 ساڵ بۆ کە هاتووە، بەڵام لەگەڵ هەموو دەرکەوتنێکیاندا هێندە پێی ئەوترێت کە ئێرە شوێنی تۆ نییە، بڕۆرۆ بۆ وڵاتی خۆ و هێندە زۆر بووە شارەکە لەسەری کە زۆر ئیحساس بەوە ئەکات کە سەر بێرە نییە، کە بە شەرتێ هیچ ینی وەکو خۆی باسەکە یادگاری و بەرکەوتی لەگەڵ هیچ وڵاتێکی تردا نییە لە فنلەندا زیاتر، بەڵام کەسێکی ئاوها کە ئەوەکی تر بە کەسێکی سەرکەوتوو لە قەڵەم ئەدرێت لێرەدا کە بەڕاستی سەرکەوتوشە، بەڵام هەست بەو فشارە زۆرە ئەکات. بەڵامی تر ئەوانی ترکە لە پەنابەرن و لە کەمپەکان و چاوەڕێی ئەوە ئەکەن مافی مانەوەیان پێ بدرێت، یاخود ئەوانەی کە لە بازاری کاردا هەوڵەدەن کارێکیان دەستکەوێت، لەسەر ئەوانە زۆر زیاتریشتا لەسەر ئەمە باس کراوە کە ئەوەی کە ئەبینرێت زۆر بەجەستە و زۆرە، بەڵام ئەوەی کە نابینرێت بۆ نمونە بۆ کارێکی دیاریکرا و 100 کەس عریزە دەنێرێت، لەو 100 کەسیان ڕەنگە هەندێکیان بەس بە بۆنەی ئەوەی کە ناوەکانیان جیاوازە بە ناوی ئەوەی کە لە کۆمەڵگەی فنلەندا پێی ئاشنانی جیاواز بێت، ڕەنگە شانس هەرەوە کافی بێ بۆ ئەوەی کە شانسی کارکردنیان بەرنەکەوێت. بەڕاستی بازاری کار ئەو دیاردانە یەکجار زۆرن کە لە فەزای عامە ئەیبینین، مەسەڵەن هەر پرسیارکردن لەسەر فلەن پێویستەکە ئیتر چیتر پەنابەر وەرگێت کە ئەمە پێشتر وان نەبوو، حتا کە فنلەندی ڕەسەنەکانیش گەشتنە حکوومەت 10 ساڵ بەر لە ئێستا زیاتر پرسیار لەسەر ئەوە بوو ئایا هەموو کەسێک ئەکرێوەکو پەنابەر هەژمار بکرێت یاخود ئەوانەی کە لێ قەوماوی ڕاستەقینەن، ئەوانەی کە بەڕاستی پەنابەرن. بەڵام ئێستا هەر پرسیاری تەواو بۆتە سەرەوەی کە سنوورەکان داخن ئیتر فلەن پێویست ناکە پەنابەر وەربگیرێت. واتوان بڵام ئەمە عنی فشارێکیش بۆ لەسەر ئەحزابە تەقلیدیەکان، ئەوانیش بە جۆرێک وەکو بڵێ لەژێر فشاری ئەم گروپ و لایەنانەی ترە هەندێک پاشەکشەیان کردووە، هەروەی کە بە یاساکانە مەسەڵەن ئەو حیزبانەی کە لە حکوومەتان بەشێکی زۆر لەو ئاڵوگۆڕی کە لە یاساکانیان کردوانە تەسەوڕەکەم لەژێر فشاری ئەواندا بێت، ڕەنگە خۆشیان لە زۆر جێگەدا هاوڕابن لەگەڵیانە، بەڵام فشارەکە یەکجار زۆرە. ڕیگاساکان کە ئەڵێ ئاڵوگۆڕی بەسەرا هاتوو لە سەختکردنەوەی
بۆ نمونە مەسەلەی پەنابەریە بەتەنها یاخود جیاکاری ئەکرێ لە بۆ نمونە ئەوەی کە چێ سۆشیال وەرەبگرێ چێ پشتیوانی وەربگرێ دەوڵەت و ئەمانە لەم بوارانەیە یاسا یاخود هەوڵ و تەقەلا بۆ دروست بۆ هێنانەکایی یاسایی لەم بابەتانە لە ئارایە هەیە. هەموو ئەوانە بووە بە تایبەتی لە ساڵی ڕابردووە کە ڕاستڕەوترین حکوومەت لە مێژووی فنلەندا هاتە سەرکار کە چوار حیزبی بەری ڕاست پێچیان هێنا، چوار بەریان لە بەری ڕاست و هەر چواریان لەوێدان زۆر یاسا ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە بە تایبەتی یاسای پەنابەری. مەسەڵەن زۆر سەخت بۆ تۆ ئەوەی کە کەسێک بتوانێت بەهۆی ئەوەی کە لە وڵاتی خۆی هەڵهاتووە و مافی پەنابەری پێ بدرێت و لە فنلەندا نیشتە جێبێت. ئەوەی کە کەسێک کە لێرەیە و ساڵانێکی زۆر لێرەژیا و مافی ئەوەی هەیە بێتە هاوڵاتی فنلەندا، ئەوەی کە پێوترە جنسیە زۆر سەختتر بۆتەوە. مەسەڵەن کراوە بە 8 ساڵ وە مەرجەکانیشی زیادی کردووە لەوەی کابێت ئیمتیحان بات لەسەر مێژووی فنلەندا، لەسەر فەرهەنگ و کولتوری فنلەندا و لەسەر زمانی فنلەندا و نمونونەکەی لە دانیمارک وەرگرتووە. ئەوەی سەرنجڕاکێشاڵەن لە دانیمارکە لە ئەندام پەرلەمانەکانی وڵاتیان کردبوو پێما بێت تەنها چەند دانەیەکیان تیا دەرچوو، هەنی هێندە قورس بووە ئەو ئیمتیحانەی کە بۆ بەدەستهێنانی هاوڵاتی بوونی ئەو وڵاتە ئەیکەن. هەروەها لە یاسا پەنابەرەکانە زۆر شتی تریش گۆڕا. مەسەڵەن بۆ نمونەگەر پێشتر کەسێک داوای مافی پەنابەرەتی کرد بێت و ڕەت کرابێتەوە، ئەیتوانی دواتر کار بکات یان بخوێنێت یان لەگەڵ کەسێک کە هاوڵاتی فنلەندیە هاوسەرگیری بکات لەم ڕێگەیەوە مافی مۆڵەتی مانەوەی لە فنلەندا بەدەستکێنن. بەڵام ئەمەش داخراوە ئەم کەناڵە پێوترە کەناڵی ئاڵوگۆڕ. یان بۆ ناگەت پێشتر کەسێک لەسەر هۆکارێک داوای مافی پەنابەرەتی کردبوو ئەوە ڕەتکرا ئەیتوانی دووبارە داوا بکاتەوە. بەڵام ئێستا ئەمانە هەمووی کۆتایی پێ هاتووە. ئیتریانی زۆر سەختیان کردووە بە شێوەیە کە ئەگەر بڵێم مەحاڵ نەبێت نزیک بۆتەوە زۆر لێ. باشە، زۆر چاکە بچینە سەر باسێکی تر و پرسیارێکی تر کە هۆکارەکانی تەشەنەکردنی ئەم دیاردەیە چییە؟ بۆچی ڕاستیزم وە دژە کۆچبەری لەم وڵاتە لە فنلەندایە بوو نموناوەی کە تۆپەی پێبەری یاخودە و زەمینانێک کە ئەمەی خۆڵقانەوە لە فنلەندایە چین؟ هەڵبەت وای دەبینم کە زۆر هۆکار هەیە، زۆر فاکتەر هەیە، تەنها یەک دوو هین نییە. بەڵام لە هەمووی ئەساسی تر ڕەنگە قەیرانی سەرمایهداری بێت کە ئیتر گەیشتۆتە جێگەیەک هێندە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکی داناوە، هەر لە گرانیەوە، هەر لە گرفتی ئابوووریەوە، هەر لە گرفتی کۆمەڵاتیەوە، ئیتر بە شێوەیەکە خەڵکی ناچارە پەنا بۆ ڕێگە چارە بەرێت. یعنی کاتێکیش کە بەدیلێکی بەهێزی چەپی ڕادیکاڵ لە کۆمەڵگەدا نەبێت ڕێگە چارەیەکی خۆی نیشان نەدات، ڕۆشنە بزوتنەوەی تر، بزوتنەوەی کۆنەپەرستی، بزوتنەوەی ڕاسیستی و فاشستی ئەوانی تر بەدیلی خۆیان ئەمەطرح ئەەکەن و ڕەنگە لە زۆر جێگەشا بیگرێت. مەسەڵەن دەڵێن ئەمە خەتای پەنابەریە ئەم قەیرانە ئابوورێکی ئێستا لە کۆمەڵگەدا هەیە، ئەوە تا پەنابەرێکی زۆریان کاریان نییە، فلەن ناچارە بیانژێنێت، پارەیان پێ بدات، مەسرەفی مانەوەی ژیانیان بکات. ئەمانە ئاسان تێکەڵ بە جیهانی کاری فنلەندا نابن. ئەمە هەرە بێتە سەختیەک بۆ ئەم کۆمەڵگایە و لە دەورانی سەخت و نەبوونی بەدیلێکی ڕۆشنی بەرامبەرە هەندێک جار ئەیگرێت بەداخەوە کە ئێستا گرتوێتی. ئەگەر ئاماژەم بەوەدا کە ینی پێش قەیرانی پێشوو ئەم بزوتنەوە فنلەندیا ڕەسەنەکان هەبوو کە دواتر گەیشتنە حکوومەت و ئێستاش لە حکوومەتدان، ئەو وەختە ئەوان هێزیان لە هێزە چەپەکانی تر ئەبرد، ینی لە سۆسیال دیموکرات و چەپەکان و بە دەرەجەیەکیش ڕاستەکان. بەڵام ئەم بزوتنەوەی کە ئێستا هەن زیاتر لە هێزە ڕاستەکان ئەبن کە ڕاستەکان بەوە نابینن بتوان وەڵام دەرەوەی کێشەکانی کۆمەڵگە بێت. ینی هەم فنلەندیا ڕەسەنەکان هەم پارتی یەکگرتو کە نوێنەرایەتی بۆژوازی و بەری ڕاستی کۆمەڵگەی فنلەندەکە دوایان دەبین کەیتر نوێنەرایەتی فنلەندی ڕەسەن ناکات، وەڵام دەرەوە بە کێشەکانی خەڵکی فنلەندا نادات. ئەمە یەکێکە لە دیاردەکان و لە هۆکارەکان. هەڵبەت توانیوانە زۆر شتی تریش بەرجەستە بکەنەوە، ئەوەی کە دنیای گلۆبالیزم و بەجیا لەوەش کە ینی تێکەڵاوی فنلەند پێشتر وڵاتێک وانی کەمتر
باڵیان دڕنگ درێنتر لەگەڵ دنیای نێونەتەوەیدا تێکەڵاو بۆ زیاتر لە نێو خۆیدا بۆ بە هۆی چەند دەلیلێک بەڵام ئەمەش وەکو هەڕەشەیەک دەبینن کە ئایدەنتیتی کەسی فنلەندی لەژێر هەڕەشەدایە لەژێر نەماندایە فەرهەنگی کۆمەڵگەی فنلەند لەژێر هەڕەشەدایە لە دەورانی قەیراندا لە دەورانێکی کە گرفت لە کۆمەڵگەدا هەیە لە ژیانی ڕۆژانەی خەڵکیتا هەیە بەداخەوە ئەم جۆرە تەسەوراتانە بردوێتی سۆسیال میدیا و ئەوەی کە هەواڵی نادروست بڵاو ئەکەنەوە یعنی ئەم بەڕاستی چالاکن ئەم بزوتنەوە فەرستانە زۆر چالاکن ینی زۆر سوود لەم تۆڕە کۆمەڵاتیانە وەرەگرن دەستگای ڕاگەاندنی باش ئەتوانن دروست بکەن هەواڵ دروستەکەن هەواڵی نیمچە درۆ و یان تەنانە درۆی ڕاستەخینەوە تەحلیلی سەیر و سەمەرەی بۆ دەکەن و کە ئەیگەڕێنەوە زۆربەی کێشەکان بۆ پەنابەری و بۆ یەکێتی ئەوروپا و بۆ ئەوەی کە سەربەخۆبوونی فنلەند لە مەترسیدایە و هەموو ئەمانە کاریگەریان داناوە لەسەرەوەی کە ئەمڕۆتە بەهێز و بەهێزتر بێت ئەماژت بە قەیرانی ئابووری کرد بەڕاستی لە لای تۆ وایە یاخود ئەو دیدە بە دروستە زانی کە جۆرێک بقایسەیەکە کار لەگەڵ کاتی بڵێ قەیرانەکانی پێشووترە بۆ نمونە لە سویدایمە زۆرەوە بیستین کە ئەم دۆخە بەهۆی قەیرانی ئابووریەوە هاتۆتەکایەوە بێکاری زیادی کردووە دۆخی ئابووری نالەبار بۆ ئەوانە جۆرێک بڵێن نزیکاتیەک لەگەڵ ساڵانی نەوەتەکانە دروستەکەن و کاتە حیزبێک لێرە هاتوۆتە ناو پەرلەمانەوە هەمان شێوەیەوە حزابە دژە بڵێن ئەجنەبیانە یاخود دژە کۆچبەرانە جۆرێک ئەنالۆژێک دروستەکەن ئەڵێن هۆکارەکەی ئەوەیە بووە گەر قەیرانە ئابووریەکە بەرە و کۆتایی بچێ ئەم دیاردەیەش نامێنێ پێ دوایە ئەمە دروستە ئەم تێڕوانینە تەنها ئاخر بەوە مەربوط نییە قەیرانە ئابووریەکە کۆتایی بێت و ئیتر ئەم بزوتنەوەیش کۆتایی بێت ناتەنها ئەوە نییە بێگومان کاریگەری دانێت هەروەکو چۆن کاریگەری داناو بە پێچوانەوە لە کاتی بوونی و قەیرانە ئەمەی دروست کردووە بەڵام ئەگەرەمە ڕەخنەی تونی لێ نەگیرێت لە جێگی خۆی دانەندرێتەوە بەها مرۆییەکان نەخرێتە پێش هەر ئەم بەهانەی ترەوە بەهای قەوم پەرستی و ئاینی و هەتاوەکو دوایی بەتەنها چارەسەربوونی کێشەی دارایی ڕێگری تەواو ناکات لەم هێنا لەسەر هەڵدانی ئەم بزوتنەوە چونکە بەڕاستی وەکوتو ئەم بزوتنەوە زۆر هینی هێناوە زۆر بابەتی هێناوەتە پێشەوە کردوێتی بە فاکتی تر بەشێکی بۆ چوون بەشێکی بە هەڵبەستن بۆ منە زۆر باسی ئەوە ئەکەن کە ئەوەی کە پیاوی سپی لە دەستاژەی پیاوی سپی بەکارێت کە ئێستا هێندە بازلەوە کراوە یعنی لە ڕوانگەی ئەوانەوە هێندە بازلەوە کراوە کابێ مافی کەمایەتیەکان بدرێت ئەوە پیاوی سپیە کە ئێستا مافەکانی کەوتوتە ژێر پرسیارەوە ئەوێ هەوڵی ئەوە بین کە مافەکانی بەدەست بێنێتەوە یاخود باس دەکرێت ئەم جیلەی ئێستا ڕەنگە کەمتر شارەزایی هەبێت لەوەی کە چۆن ئەم دەستکەوتانی تا ئێستا هەبوو بەدەست هاتووە لە خۆشگوزەرانیەوە لە بیمەی بێکاری هەتاوەکو ئەو دەستکەوتە سەرەتاییانە ئەمانە بە بەهای ڕۆژئاوا لە قەڵەمەدەن ئەڵەن بەها ڕۆژئاواییەکان لە ژێر مەترسیدایە ئەگەر کەسانێک بێن لە وڵاتێکەوە و شارەزاییان لە کولتور و فەرهەنگ و بەهای ئەم وڵاتانە نەبێت ینی ئەم جۆرە لە تەبلیغ و ئەم جۆرە لە کارکردن لە ناو ئاستی کۆمەلگادا کاریگەری خۆی دادەنێت بەڵام حتمما بە کۆتایی هاتنی قەیرانی ئابووری ڕەنگە زەربە بخوات بەڵام کۆتایی پێ ناهێنێت بەرحاڵەوە بەشێک تێڕوانێکی لەو بابەتەش هەیە کە ئەم ئاڵوگۆڕە بە ئاڵوگۆڕێکی وەشەرخانێکی مێژوویە زانن و پێیان وایە کە ئەم تەشەنەکردنی فاشیزمە ئەمڕۆ لە چاو دۆخی ڕابردووە جیاوازیە بەرحاڵ من دواتر ڕەنگە لە باسکردن لە سویدا درێژتر لەسەر ئەم بابەتە بدوێم درێژە بە پرسیارەکانمانە دەین لەگەڵ تۆیە بنار بەڵام بەر لەوە بینەران داواکارم خوازیارم لیان دووبارە و بیریانە هێنمەوە بە هەر جۆرێک بۆیان نەکرێ لینکی ئەم بەرنامە لە ڕێگەی سوۆسیال میدیای خوان و بڵاو بکەنەوە فرسەت هەیە بۆ بەشداریکردنیان لە ڕێگەی کۆمنتەوە و هەروە لە ڕێگەی ڤیددیۆشەوە ئەگەر پەیوەندیم پێوە بکەن لە فەیسبوکەوە توانم لینکی بەرنامەکەیان بۆ بنێرم و بێن بە
سەرنجەکان و پرسیارەکانی خۆیان بۆ ماوەیەکی کورت ڕاستەوخۆ زیندوو بەشداری بکەن. بەرحاڵ تا ئەسەرنەتان کردووە جاریشکە ژێڵێمەوە کەناڵی یوتیوبی هیوە لایک و سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. باسێک هەیە بنار زۆر ئەکرێت زۆر ئەوترێتەوە و بەشێک تەنانەت هەندێک لە بەداخەوە لەوانەیە کە بە تایبەتی لە کوردستانەوە ئاوارە و بڵین هاتوون و کۆچیان کردو بۆ ئەوروپا تاکیدی لێ ئەکرێتەوە و پشڕاست ئەکرێتەوە کەویژە ئەوەیە گوایە زیادبوونی ژمارەی موسڵمانان هێما ئەو ڕیتواڵە و ئەو توقوسە دینیانەی کە ئیسلامەکان ممارەسەیەکەن بۆ نمونە هەڕەشێکی بۆ سەر فەرهەنگی زاڵی ئەم وڵاتانە دروست کردووە هەڕەشەیە لە ئازادی فەردی و سیاسی هەڕەشەیە لەو دەستکەوتانەی لە ڕووی کولتوریە بەدەست هاتووە و ئەمەی ترێستا بۆ بە چشێک بەدەست ڕاستیستەکانەوە گوتم بەداخەوە لە زۆر ناوەندی شابینین تەنانەت بەشێک لە کۆچکردوانیش ئەم قسانە دووبارە کەنەوە ئەمانە ئەڵێنەوە ڕایت و چێ لەو بابەت مەرحەڵ تۆ لە سەرەتادا قسەیەکی دروستت کرد وتت هەمیشە بە دوای بیانوێکە ئەگەڕێن ئەمنە ئەو ینی هەمیشە چەکێک دروست ئەکەن بۆ ئەوەی کە ئایدۆلۆژی خۆیانی بەرنە پێشەوە مەطرحیکەن لە کۆمەڵگادا و هێزی پێ بگرن. بەڕای منەوەش دووبارە هەرگەڕێتەوە بۆم قەیرانە ئابوووریە قەیرانی سەرمایەداری کە گەیشتۆتە جێگەیەک و وەڵامی پێ نییە بۆ خەڵکی ئەتوانێت کار لەسەر ئەوە بکات کە بەرکەوتە زیاتر دروست بێ لە ناو چین و توێژەکانی کۆمەڵگەدا یاخود ئەوانی کە سەر بە قەومی جیاوازن لە دووکەوانەدایان ئەوانەی کە باگراوەندی جیاوازیان هەیە ئاینی جیاوازیان هەیە ینی ئەکرێ کار لەسەر ئەمانە بکرەوە کراوی شەو ئەتوانن دەستی بۆ بەرن. بەڵام پرسیارەکە بەر لە هەر شتێک ئەکرێ ئەوە بێ مەسەن بۆچی ئاوها بێ بۆچی بۆ موسڵمانان پەراوێست بکرێن بۆچی مەسەلەن ئیسلامی سیاسی بتوانێت لە وڵاتانێکی وەکو فنلەند و سوید و زۆر وڵاتانی تری ئەوروپایە هێز پەیدا بکات و بتوانێت پشتیوانی داعش بکات و تەنانەت کەسانێک بڕۆنەوە لە ئەوروپا و بچن بۆ سووریا و بۆ مووسڵ بۆ ئەوەی کە لە ڕێزەکانی داعشدا بجەنگەن. من پێم وایمانە هەموو دووبارە گەڕێتەوە بۆ سیاسەتی دەوڵەت ئەگەر سیاسەتێکی دروست هەبێ خەڵکی لە کۆمەڵگەدا بتوانێت ژیانی ڕۆژانەی ئاسایی خۆی بکات ینی پەراوێست نەکەوێت لە کارە لە قوتابخانەی منداڵاندا لە وەکوەر هاوڵاتیەکی تری ئاسایی بێت ئەم وەختە بزوتنەوە ڕادیکاڵەکان بەهێز دەبن و نە ئەم بەرکەوتە و پێکدادان و بەرامبەر یەکتری وەستانەوانە دروست ئەبێت. هەڵبەت بزوتنەوە ڕاستیستەکان زۆر بابەت ئەگرن بەدەستەوە کە ئەکرێ وەکو هەڕەشەوێت بۆ کۆمەڵگەکەیان ئیتر پەناهەندەکان و ئەو هەندێک لە تایبەتمەندی پەناهەندەکانیش بەهین وەردەگرن بەکاری دەهێنن. بەڵام من پێم وایوانە زیاتر دروستکراون تاوەکەوەی کە واقعیەتیان هەبێت. زۆر باشە دەست خۆشبار حاڵ ئەم بابەتە بابەتی ئەوەی کە موسڵمانان زیاد بوون و لە زیاد بوونانەوەوانە ینی سەرچاوی هەندێک لە تیوریەکانی موامەرەیە. یەکێک لە نووسەرەکانی فەڕەنسا کتێبێکی توول و تەفسیری لەسەر ئەم بابەتە بڵاو کردوتەوە کە چۆن گریت ریپلیسمنت یا شتێکی لەم بابەتە باسەکە کە گوایە لە 2030 وەختە وازانم لە 2009 ئەوانەیان کتێبە دەرکراوە باسیەوەکە کە لە 2030 گوایە ینی لە زەرفی و 20 ساڵەیە موسڵمانان هێندە زۆرە بن یا 2035 وت و بەرحاڵ وەختێکی دیاریکراوی داناوە کە ئیتر فەڕەنسا بێ وڵاتێکی ئیسلامی ینی موسڵمانان ئەوەنە زۆرە بن جا جێگەی سەرنج و بەڕاستی پێکەنی نیشە کە بەشێک لە ناوەندە ئیسلامەکان خۆیان لە فەڕەنسا ئەم دیعاەیە ئەم پروپاگەندە دژە موسڵمانە لە ڕێگەی
لاپەڕەکانی لە ڕێگەی فەیسبوک و سوۆشیال میدیا بڵاوکەنەوە سەیری کەمزان ئیسلام چەنە پەرەی سندووە لە ئەوروپای بەرحاڵ بۆ خۆی هەر نوکتەیە بەڕاستی تۆ خەریکە تەبلیغاتن لە دژەکەنەوەوانە خەریک خەڵکن لە دژانێن تۆ لەو لاوە باسی پێوەکو تەبلیغاتی خوب بڵاوی بکەیتەوە خەریکە فەڕەنسا بێ بە وڵاتێکی ئیسلامی گوایە ئیسلام سەرەکەوێت لە فەڕەنسا لە ڕێگەی مناڵبوونەوە یعنی تر ئەمە غەزایەکی زۆر هینە بەرحاڵ ئەم بابەتانەوانەی کە لە دایکە بن سەر بەم ئاینە ئەبن لە 20 ساڵ دواترەوەدانراوەکەوەی لەسەر لەم خێزانە دروست دەبنەوەوانە حتممە سەر بەم ئاینابن و سەر بەم ئینابن بەڵام شتێک لێرە فەرامۆژەکرێویژەوەیە کە لە ڕاستیا زیادبوونی ژمارە موسڵمانان و ئەوانە بۆ خۆی لە خۆیان ناتوانێت کێشەیەک دروست بکە بەڵام ئەوی کە بەشێک بۆتە سوتەمەنی ئەم ڕەوتە ئەو سیاسەتانەی نیۆلیبرالیزمە لە پێشە نیۆلیبرالیزم ناتوانێت یەکسانی واقعی بەدی بێنە بەڵام بە جۆر لە جۆرەکان ئێوە یەکسانیەکی ڕواڵەتی نیشان بە وایە هەموو کەس لە کۆمەڵگاکانی سەرمایه‌داریە جێگە و پێگەی هەیە وە تۆ مسلمان بیا مسلمان نەبی پەیوەندی بەوە نیەتوانی لە هەرەمی ئەم کۆمەڵگایەیە لە لووتکەی هەرەمەکەشا نوێنەرایەتیت هەبێ مەسەر ئەوەی کە بۆ چارەسەرکردنی ئەوەی کە شێشەی ڕەشپێستەکان بۆ نمۆ ئۆباما بێ بە سەرروکی ئەمریکا لێرەش امتیازەکە دێ بە مسلمانان یاخود بە جۆرێک جێگەیان پێ دێ کە بڕۆن مزگەوتەکانی خۆیاندا بمەزرێن مزگەوتی تازە بکەنەوە بە بەردەوام پارەپول لە حکوومەتەوە بێندارە باسی ڕابردووە کە مێستا خەریکەمانە وردۆ لە بەرەو کەمیە چێ بەڵام ئەمە کارێکی کردووە کە بە جۆرێک ئایدنتیتی و ناسنامەی موسڵمانەتی جێگیر بکرێ بۆ موسڵمانە لەبری ئەوەی کە کەسەکە خۆی وەکو کارگەریشی فنلەندی بناسێ بۆ نمونە خۆی وەکو بەشێک لە کۆمیونیتی مسلمانان ناسێ و لەم ڕێگایەوە هەوڵەدا احترامێک و پێگەیەکی هەبێ لە کۆمەلگای یاخود وای پێنیشان ئەدرێ کە تۆ گەپتێ پێگەیەکت هەبێ لە کۆمەلگایە ئەوە لە ڕێگەی دینەکەت و احترافکردن بە دینەکەتە کەلامان کاتە ڕاستی دانپیانیانە بە نوێنەرانیشی بڵین زمان حاڵی ئەم کۆمیونیتیانەوە پۆلێنکردنی هەمووانەیە کە لە وڵاتانی بۆ نمونە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەتن وەکو مسلمان ئێستا معلوم بە من و تو ژەڵێن مسلمان ئێمەش حسابی لەسەرەوە وا حسابەکەین کە ئێمە بەشیشین لەوە بەرحاڵ باسێکی تر بدەم ینی ئەم لە نیولیبرالیزمە کە ئەم سیاسەتی فرەفەرهەنگیە مانی کەڵچرە زۆر کاری لەسەرکرا بوو ئەویش ڕێک ئامانجەکەی ئەوە بوو ینی ئێحساس دەکرد کە مرۆڤەکان پۆڵێ نەکراون بەسەر ئایدنتیتی جیاوازدا نەک ئەوەی کە هەمویان وەکو مرۆڤ و سەر بە چینێکی دیاری کراون و یاخود هەر هاوڵاتیەکی ئاسایی ئەو کۆمەڵگەیە بن یعنی ئەوەی هێندەی ئایدنتیتی ئاینەکان و حتا پەنابەری بە سەریانە زاڵ بوو هێندە مافە یەکسانیەکانی تر بەرجەستە نەبوویەوە لە هیچێک لە کۆمەڵگانەدا لە فنلەندایە بە تایبەتی یعنی حتا ئەوەی کە سیاسەتی فەرهەنگیە ئەویش بە جۆرێک ینی بەڵام بە پێچوانەی ڕاسیستەکان ئەگەر ڕاسیستەکان پەنجەی تۆمەتیان بۆ پەنابەران ڕادەکێشا کە کێشن ئەوانە پەنابەرن ئەوانە کێشن ئەم سیاسەتی فەرهەنگیە بە پێچوانانی ئەویش نەیوت ئەمانە هاوڵاتی هاوڵەک هەر هاوڵاتی تری ئەم کۆمەڵگەیان ئەویش پەنجەی ڕای کێشەوی ئەمان پەنابەرن بەڵام کێشە نین بۆ کۆمەڵگەیە بەشێکیشان هەن بۆ نمونە لەم برادرانەی کە لێرەن گوایە چەپن و دیفاع لە داکۆچی لە موسڵمانانەکەن یا داکۆچی لە کۆچکردوانەکەن و ئەمانە ئیتر یەک وێنەیەشی زۆر فریشتە ئامێز لەسەر ئەم کۆمیونیتیانە دروستەکەن کە کێشەیان نییە و هەموو لە ناو بازاڕی کارەکەن و هەموو معلومەکە کارەکەنەوەنە کە خراپترین کاریژەکەنەوەوانە بەڵامەوە کە زۆر ینی هەتاکو کۆمیونیتیەکان ئەو جێگانی کە مسلمانی لە ژنۆک و جاری وایەکو بەهەش نیشانێدەن ئەمیشە ئاڵێم ینی ئەم نیۆلیبرالیزمە و ئەم سیاسەتی فرەفەرهەنگیە لەگەڵ ئەو ڕاستیسمەیە کە ئێستا هەیە وەکو چۆن جاران ڕسمی هین هەبوو شەمسییان گرت هینەکە لە پێشا ڕەش و سپی بووانە خستە ناو ئاوە دوایی ڕەشەکانە بوو بە سپیسپەکانە بوو بەڕەش ینی هەمان فۆرمە هەمان شکڵە
بەڵام جێگەی ڕەشوسپێکە فەرقی کردووە ئەگینا لایەزال تۆ هاوڵاتی ئەم وڵاتەنیت تۆ بەخاتی ئەوەی کە کارەکەی بەخاتی ئەوەی کە ئینسانی بەخاتی ئەوەی کە وەکو هەر کەسێکی تر مافی ئینسانی بوونی خۆتت هەیە ڕێز و احترامن لێ ناژیرێ وەکو مسلمان تۆ محتەرمێ ژینا بچیتە دەرەوەی ئەوە ئیتر هەموو ئەو سوکایەتی کە سیستەمی سەرمایه‌داری بە ئینسانەکانیەکە تۆ وەکو کەسێکە لە دەرەوەی ئەو کۆمەلگایەوە هاتووی وەکو بەشێک لە هەژارترین توێژەکانی ناو ئەم کۆمەلگایە جێگاگریت و ئەوانە لە تەواوی ئەو مافانە بێبەری ئەبیت و مێشی ژمیوانیان نییە بەڵام وەختێگێتە سەرەوەی کە چۆن ڕێزل لێ بگرن وەکو مسلمان ڕێزل بۆ دانێن و ئەم قاوبەت بەسەرا بڕن جایتر کافیە تۆ بۆ نمونە هاوڕێیەکی سۆشیال دیموکراتت هەیە وڵێم بەرابەر زۆر مهمە ئەوانە شەوە نوێ بەیانی خەبەری بێت و تووڕابێڵە نەخێر عکسەکەی تەواو بوو بە ڕاستیزی تر هیچی پێویست نییە بیگۆڕێ هەرەوەیە باشەکە بکە بە خراپ و تەواو هیچ پێویستت بەوە نیە ئایدۆلۆجیا و فکر و ئەمانە چونکە من و تۆ بۆ ئەو ئەویتری من و تۆ بۆ ئەو کەسە نین کە لە کۆمەلگایە هاوشانی ئەوین و هاوکاری ئەوین بەڵام هەڵسەنگانی جیاوازی بۆ ینی هەمان بەهەرحاڵ ئێمە بەڵام بەشێکڵێ خراپ و بەشێکڵێ باشە ئەوەی کە پێمانەڵێ باشە ممکنە بەیانی ڕێی گۆڕە بڵێ خراپە ئەوی تر دەنگایە بە بڵین ڕاستیستەکان و کێشەکە بەم جۆرەیەکە ئەچێتە پێشەوە لەبەرەوە دڵخۆشکردن بۆی کەوا بگەڕێنەوە بۆ ڕابردوو بەڕاستی من بە تەوهمی چێزانم هەر لێرەوە شمە سەر پرسیاری بڵین پێشکۆتاییم سەبارەت بە بەرەنگاری هێزە چەپ و ئازادی خوازەکان لە کۆمەلگایە ئەم بەرامبەرچووی کە ئێستا لەگەڵ نیۆفاشیزم و لەگەڵ ڕاسیزم ماکرێت لە چه ئاستێکایە لە فنلەندا ئەگەری سەرکەوتنیمە تا چەندێکات ئەم بەرەنگاریە کە ئەمانەیکەن بۆ نمونە حتمما خۆپیشاندان من وامزانی وازانم ڕۆژێک خۆپیشاندانێکی زۆر فراوان لە فنلەندا لە دژی ڕاستیستەکان کرا نازانم مناسبەکەی چی بوو بەس ئاوا لە هەواڵەکانە بیستم کە خۆپیشاندانێکی زۆر گەورە کرا تا چەند ئەم جوڵانەوەیەوە ئەم بەرەنگاریە بەم محتەوایە و بەم شێوازەی ئێستا و بەم فۆرمی ئێستایەوە ئەتوانێت سەرکەوتوو بێت بەرحاڵ بە هەموو کەم و کورتیەکەوە ئەوە بڵێم کە ئەم بزوتنەوەی دژی ڕاستیزمی کە لە فنلەندایە بووە توانیوێت ینی ستۆپێک بەم گەشەی ڕاستیزمە یاخود هەنگام هەڵنانی زیاتری ئەم بزوتنەوەی یان چەسپاندنی زیاتری یاسا و ڕێگریەکانێک کە ئەوان ئەیانەوێ بیکەن توانیوێتی ئەوە بکەن ناتوان ینی لەوە خۆت لادەیم بەڕاستی ئەگەر ئەو بزوتنەوە فراوان و هاتنە مەیدان و خۆپشاندانە فراوانە نەبووایە حکوومەتی بەوە ناچار ناکرد کە کەمپین دژی ڕاستیزم ڕاگەیەنی ئەگەر چێمەش بۆ خۆی کۆمیدیە بوو کە هەر سێشەمەی ڕابردوو سەرۆک وەزیران ڕایگەیاند کە ئێستای تەر حکوومەت کەمپینێکی دژ بە ڕاستیزم ڕاگەیاندووە ناوی کەمپینەکەش ئەوەیە کە ئیتر کردا ئەوەی کەوەکو سەردەمانێک دکتۆر بەرهەم ساڵحی ژەیر کردار شەرتە ئەوە کردار شەرتە هەر لە ئاستی قسە نەبێت بەڵام هەر 39 داقە دوای ئەوە پارتی فنلەندیا ڕاستەنەکان کە لە حکوومەت و دووەم گەورەترین هێزن تەنێ بەشداری و کەمپینەی حکوومەت ناکەن بە شەرتێکە خۆیان بەشێکن لە حکوومەتەکە بەڵام بەستم ئەوە بوو ئەگەر ئەم فشارە زۆرای ئەم بەرەی دژی ڕاستیزمە نەبووایە ئەویشهین ئەم نێگەش بەم ئاستە هەنم ستۆپی پێ ناکرێ و حکوومەتیش ئەم کەمپینەی ڕناگرێت بەڵام بێسەرنج نییە بێ لاوازی و بێکەم و کورتی نییە ئەم بزوتنەوەی کە ئەم بووە بەڕاستی لە زۆر جێگەدا هەستەکەی کە زۆر لاوازە یعنی هەم لە قسەی هەم لە دەربڕینی هەم لە شێوەی کارکردنی و هەروەها لە ئەو قسانی کە ئێستا کەمە بەر لە ئێستا کردمان ئەویش یعنی بەشێکی زۆر ئەمە ئەبینیت کە نەخێر پەنابەر بۆ ئەم وڵاتە کێشە نیە ئەمە بەشێکە لە قسەکانیان یاخود هەندێک جار ئەمەشم بینیوە کە لە وەستانەوەیان بەرامبەر بە ڕاستیستەکانە تەنانەت ئەکەونە دیفاع لە ئایدیا و جیهانبینی بەشێک لە خارجیان بۆ نمونە مەسەلەی موسڵمانان ڕاستیستەکانیان ئەماگرن بەدەستەوە و ئەڵێن کە لە ناو موسڵمانەکان لە ناو ئیسلامیەکانە ئەمانە هەیە بەشێکی ڕاست بەشێکی زێدەڕۆیی بەجێی خۆی بەڵام لە بەرامبەریانە بەشێکیانیان دیفاعەکەن ناوانیە کوا لە ئیسلامە خەتەنەی ژنان ئیجباری نییە یان زۆر بابەتی تریان باسەکەن کە هەستەکەی کە ینی دیفاعێکی زۆر لاوازە ئەکرێت و هەروەها شێوەکانیشی ینی
چۆنە ئەمان زیاتر لە ئاستی ڕاگەیاندن، خۆپشاندان، قسەکردن، کۆڕکۆبوونەوە، چالاکی ئەنجامدانی دژی ڕاسیزم کەمانە هەمووشتی زۆر زۆر باشە، ینی بۆ نمونە دەورەیەکی تۆپی پێ بە ناوی دژ لەژێر دژی ڕاسیزم یان ماراسۆنێک بۆ وەستانەوە بەرامبەر بە ڕاسیزم و ئەنجامدانی خۆپشاندانی دەهەزاری و ئەمانە زۆر زۆر مهمە و بە گوتیشم ئەنجامی بووە، کاریگەری بووە. بەڵام هەڵس و ڕاوانی بەرەی بەرامبەر ڕاسیستەکان و هەتاوەکو زۆر تونندڕەوەکانیش لەو بەرەیە زیاتر لە ڕێی یاساوە هەوڵەدەن کار بکەن، یعنی یەکەیە کە تەنان دەچن دیداری ئەندام پەرلەمانەکانەکەن و باز لەو کێشە و گرفتانە ئەەکەن کە خۆیان بیوانەکە لە نەتیجەی مەسەلەی پەنابەریە ئەیبینن، یعنی ئەوانیش بەجا لەوەی کە دەرکەوتنیان هەیە شێوەی کارکردنیشیان هەستەکەم بە شێوەیەک زیاتر ئەنجامی بووە تاوەکو ئەوەی بەرامبەری دژ بە ڕاسیزم. بەرحاڵ پێویستی بە ئاڵوگۆڕی زۆر هەیە، هەم لە تێڕوانینەوە هەم لەوەی کە مەسەن بۆ نام بزوتنەوەی دژی ڕاسیزمە زیاتر پەرچەمی دژە یان بەرگریکردن لە فرەفەرهەنگی بەرز کردوێتەوە کە فرەفەرهەنگی بۆ کۆمەڵگەی ئێمە خاڵێکی مهمە، یعنی پێویستمان پێیەتی ئەمە یاخود لە هەندێک شتاڵێن هەرەوەی منوتم بگەڕێنەوە بۆ دواوە بچینەوە بۆ کاتێک کە هەر هەبوو کەسێک هەر پەرهەنگێکمان هەیە احترامێکە گرین و لەگەڵێکە بین و بەم جۆرە وەڵامی ڕاستی یان دەستکەوت کە لە داهاتوودا لە ساڵانی داهاتوودا ڕێژەی خانشینان لە فنلەندا زیاد بێ پێویستمان بەهێزی کاری زیاترە بۆی ئەم پەنابەرانی کێن بۆ ئێرە ئەتوانین سوودیان لێوە ئەگە پەنابەر نەبێت چێ گستی ماڵەکانمان بۆ بە زۆر پێت وایە زۆر شتێکی زۆر هینە زۆر ئەرگومنتێکی زۆر مهمە، بەڵام لە حاڵێکە ئەسڵن ینی سوکایەتیکردنی تەواوە بە هەموو ئەوانەی کە کۆچکردون وەکۆی کە ئیتر ئەی شێدا و دەستکانمان بۆ پاکاتەوە گەر ئێمە خارجی نەوێ لەم وڵاتەیە. بەڵێ ئەم ئامارانە هێنە پێشەوە نازام لە سەدا ئەوەندە کاکاتە نیوە زیاتری شۆفێرەکانی پایتەخت باگراوەندیان خارجی ئەگەرمانە هەمویان بڕۆنەوە یان کار ڕاگرن کەواتە هاتوچۆ لە پایتەختە ئەوەستێت. بەسمەوەی ئەم جۆرە دەربڕینانە ئەم گۆشەنیگایی ئەم چوارچێوەی کە بەرگری لێ دەکەن یان لە بەرامبەر ڕاستزما دەوەستنەوە لاوازە پێویستی ینی بە تەغییر زۆر هەیە. زۆر چاکە من بەر لە پشمە سەر دوا پرسیارم لە تۆ بنارداواکەم بینەرانمان دووبارە کۆمەکمان بکەن کە لینچیان بەرنامەیە لە ڕێگەی سوۆشیال میدیای خوانەوە بڵاو بکەنەوە ئەگەر پرسیارێک سەرنجێکیان هەیە ئەیانەوێت لەم بەرنامەیە بەشداری بکەن بە کۆمنت بۆمان بنووسن ئەوەی تا ئێستای بینم چەند هاوڕێک سڵاویان ناردووە محەممەد ڕەسوڵ محەممەد دیار بەرزنجی تابگە ئیبراهیم شوان عەزیز دەست خۆشانیان کردو سڵاویان ناردووە سپاسیانەکەم هەر هاوڕێک پێخۆشە بەشدار بێ ئەتوانێت کۆمنتەکانی لە ڕێگەی یوتیوبەوە بنووسێت چونکە بەشێک لە کۆمنتەکانی فەیسبوکمان پێناگا بەداخەوە بوو ناو ستودیۆ ناشتوانم ئێستا بڕۆم سەیری هەموو پەیجە فەیسبوکانە بکەم کە بەرنامەکەی تیا بڵاوە بێتەوە لە ڕێگەی یوتیوبەوە کۆمنتەکانیان بنێرن پرسیارێکیان هەیە کومنتێکیان هەیە ئێستا بێ یا دواتریش هەرەکرێ وەڵام بدرێنەوە و ئەم باسە و ئەم گفتوگوۆیە بەردەوام بکەین باس و گفتوگوۆیە گرنگە من لە بەشەکەی بەرنامەی خۆمە لەو بەشەی خۆمە کە دوای قسەکانی بنارە ئاماژە بەواکەم بایەخ و گرنگی ئەمە دەستچیایەوە بۆچی پێویستمان بەوەی هەمومان بەشداری لەم مشتومە ڕوو لەم گفتوگویان و لەم دیالۆگەیان بکەین. بنار بچمە سەر دوا پرسیارم لە ئێوەی ئازیز ڕۆڵی کەسانی چەپ و کۆمونیستی خۆرهەڵاتی ناوەڕاستکە لە ئەوروپا بە پەنابەری هاتون و ئێستا لێرەش ئەژین چییە و بە بڕای ئێوە ئەبێت چۆن بێ من یەک پێشکی بڵێم لەسەر ئەمە باسەکە لە سەرفرادێکی دیاریکراو نیە من بە تەسەوری خۆم من وازانم کە هەر لە فنلەندا بگری ئەو وڵاتە چەپەکەکە لە بڵێن لە جێگەیەکە لە ئەوروپای کەوتۆتە شوێنێکی تۆزێک منعەزیلەوە لە چاو ئەوروپاوانەیە بەڵام لەگەڵەوەیە ممکنە هەزاران کەسی تیاوێکە بە خۆی بە چەپ کۆمونیست سۆشیالیست بە هەر جۆرێک لە جۆرەکان داکۆچیکار لە مافەکانی کارگەران و زەحمەکێشان بناسێت وا خۆی
تعریف کردبێ و بەو شێوازە کۆچی کردبێ پەناهێنابێتە فنلەندا. ئەمانە ڕۆڵێکیان هەبێ، ئەمانە کە ئاکتیڤیست بوون لە جێگەی خوانە بە ڕۆڵێکیانە بێت توان کاریگەری گەورە ببینن. من بۆیە ئەم پرسیارم بە پرسیارێکی گرنگ ئەزانم و پێم وایە ئەمە چیکردنی یاخود وەڵامدانەوە بە چی بکری ئێمە ئەبێ لەم بەرنامێ و لەو بەرنامانەیە کە دیارە درێژەی پێدەم بینەرانمانەوە بزانەوە یەکەمین بەرنامەیە من لەگەڵ هاوڕێیانی تریشا لە وڵاتانی تر گفتوگۆ ئەەکەم و بەرنامەم داناوە کە تقریبەنەوەی پێم بکرێ هەموو وڵاتانی ئەوروپا بپۆشێنم، بەڵام ئیتر ئەم فەقەرەی ئەخیرەوە ئەم پرسیاری ئەخیر بە بڕوای من میحوەری و تەوەرەییە لەم بەرنامانەیە. فەرمو بنەر وەڵامت بۆ پرسیاری من چییە؟ پێش ئەوەی کە خودی پرسیارەکە وەڵام دامەوە ئەمە لەسەر گرنگی ئەمە بدوێت کە بۆچی مەسەلەن ڕۆڵگێڕان وەستانەوە بەرامبەر ئەمە گرنگە. ئەوەی کە ئەم گۆڕانکاریانێ بووە لە ماوەی ڕابردووە لە زۆر وڵاتی ئەوروپای و فنلەندیش لە نێویدا مەژنە لێرەیە بوەستێت، یعنی ئەوەی کە باسم کرد فنلەندیا ڕەسەنەکان سەردەمانێک جۆرە بۆچوونێکیان هەبوو بەڕاستیزم لە قەڵەمە دران و بەڵام خوان بەخوانەوت ڕخنیان لە سیاسەتی پەنابەری وڵات هەیە. ئێستا ئەمە لە هەرە توندڕەوەکان نییە، زۆر لەوە توندڕەوتر هەیە کە ئەمە بە خیانەتکار ناوە بات بەوەی لە قەڵەمەیان کە ئەمە سازشی زۆری کردووە. ئەم بزوتنەوەیە هێندە فراوان بووە بەداخەوە هێندە جێپی دیارە هێندە توانیوەتی کاریگەریدانێکەوە گوتم ئەحزابەکە تەقلیدەکانی تریش ناچار بوون، یعنی سازش بکەن لە هەندێک جێگەیە پاشەکشە بکەن. ئەوەی کە توانیویانە مەسەلەن لە یاساکانە ئاڵوگۆڕ بکەن، توانیویانە لە فەزای عامی کۆمەڵگەدا بگۆڕن. ئەمە هەر بۆ خۆی لە ئێستا ئەیبینین کە چەند هەنگاو چۆتە دواوە ئەم کۆمەڵگایانە. بەڵام مەرجێ لێرە بوەستێت، یعنی ئەکرێ زۆر لەمە خراپتریش ببێت، یعنی ڕەنگە زیادە ڕۆی بێ بڵین ڕۆشتن بەسەر شەقامەکاندا بۆ کەسانێک کە لە ڕەنگی پێستی و پرچیان لە خەڵکی وڵاتەکان نەچێت مەترسی بێت، بەڵام مەحاڵیش نییە. بنار قسەکانی خۆتە بیر نەچێتەوە بنار ئەزانی چی هەر 3 هەفتە لەمەوە بەربوو یا مانگێک لەمەوە بەربوو ئەزانی لە بەریتانیاکە ئەو مزاهرەتە ڕوویدا لەسەر جادە سیاریان ڕاگرتووە خەڵکیان لێدا بەزانۆ لەبەرەوەی کە سیمای لە موسڵمان چۆوانە دارکاریان کردووە پەلاماریاندا ئەو ئوتێلانی کە پەنابەرانی لێەوە ئەوانە ویستیان ئاگری تێبەربن بیسووتێنوە بەڵێن چەند جێگەیشیان سووتانوە. پەلاماری فرۆژگاکانی موسڵمانانی ناو لەندەن و هەندێک شاری تریاندا و ئەوانە تاڵانیان کردن. ئەوانە بە بڕای من ئەمە زۆر دوور نییە، زۆر سادەیە کە ئێمە ئەمانە ببینین، من باسەکە بە دووری نابین هەرگیز. ڕاستە هیوادارم دوور بێ، بەڵام وەکوتم مەرج نییە مەحاڵ بێت، ینی هەر لە فنلەندا لەم هاوینەیە لە ناوەڕاستی فنلەندا کەسێکی سەر بەم نیو نازیانە هێرشی کردە سەر مناڵی پەنابەر بە چەقۆ، ینی چەقۆی داوە لە مناڵی پێم وابێ 12 ساڵ بوو. ینی هیوادارم ئەمە نەگاتە ئاستە، بەڵام بەدەست ئەوەیە کە بابەتەکە جددیە، ینی بەهێزبوونی ئەم ڕەوتە لێرە کۆتایی پێنات ئەکرێ زۆر لەوە زیاتر هەم لە یاسا هەم لە حتا باز لەوە کراوە کە ئەوانەی کە هاوڵاتی ئێستا لە هاوڵاتی فنلەندا ینی پێشتر پەنابەربوون و بە هەموو ئەو کەیسانە بچێتەوە ئەوانەی کە گەڕاونەتەوە بە وڵاتی خۆیان ئیتر چیتر ناکرێ هاوڵاتی فنلەندا بن، ئەنی قسە لەسەر ئەمانەش کراوە. بۆیە وەستانەوە بەرامبەر ئەم بزوتنەوەیە ئەم مەترسیە واقعیە زۆر پێویستە و کارێکی جددیە. بەر لە هەر شتێک ئەم چالاکیانی کە ئێستا ئەکرێت لە خۆپشاندانەوە لەم چالاکە جۆرانی کە پێشتر ئاماژەم پێدران و بەردەوام هەیە لە کۆنسەرت و لە هەشتا ئەوانە هەمووی گرنگە ئەبێ ئیدامەی هەبێت و وەگوتیشم کاریگەری خۆیان داناوە. بەڵام بەر لە هەر شتێک گرنگە کە چالاکیێکی زیاتر دەرکەوتنێکی زیاتر هەم لە ڕووی سیاسیەوە هەم جەدەلکردن لەسەر ئەم بابەتانە تەنان لەم بزوتنەوەیش کە ینی خۆیان بە بەشێک لەم دژی ڕاستیسمە ئەزان و چالاکن تایدا بڕێک ڕادیکالتر بێت، تێڕوانینیان دەربڕینیان هاتنە مەیدانیان، ینی ئەوانەی کە باسمان کرد بەڕاستیمانە بەرگریەکی زۆر لاوازن و هەروەها نزیک بوونەوە لەوانەی کە
چالاکن لەم مەیدانەدا بتوانن کە ینی چوارچێوەیەکی و تێڕوانینێکی فراوانتریان بێت ئەم مەدان ناکرێت فرامۆش بکرێت و چۆڵ بکرێت و پێمان وابێکە ئەمە کاتیە و دواتر کۆتاییانیت نا مەترسیەکە ینی جددیە و ئەکرێت کاری زۆر لە بەرامبەریە بکرێت ینی بەردەوام گروپ و ڕێکخرا و نێتوەرکی جۆرا و جۆر پێک دێت هەندێک چالاکیەکەن و ماوەیەکیان هەندێکیان خاوە بنەوە و دواتر هیتر پێک دێت پێویستە ینی بەشداری لەمانەیە بکرێت تێڕوانین و ڕوویایەکی تریان پێباتووە ئەوەی کە هەمووان هاوڵاتی یەکسانن هەمووان دانیشتوان ئەبێ وەک یەک تەماشا بکرێت بەر لە هەرشە بکرێتە تێڕوانینێکی گشتی بۆ ئەم بزوتنەوەی هەروەکو ئەوان نەبێت بەرامبەر ڕاستیستەکان نا ئەمان پەنابەرن جیاوازن لە ئێمە بەڵام قەیناکە کێشیان نییە زەرەریان نییە ئەمە ئەبێ کۆتایی پێبێت لە ناو ئەم بزوتنەوەیدا بەڕێی منەمە سەرەتایەکی زۆر مهم دەبێت وە پاشان هەوڵ بدرێت لە هەر جێگەیەکدا ینی چۆن بەرەی ڕاستیستی هەوڵەدا کاریگەری لەسەر ئەحزابە سیاسەکان دانێت و کردوشێتی وەگوتم پاشەکشیان پێکراوە کاریگەریان لەسەرداناوە بەوەی کە یاساکان بگۆڕن سازش بکەن لەسەر تێڕوانیانە ئەوە بە پێچەوانەوە ئەمجارە بکرێت ئەمە فەرزکرێ بە سەریانەکە هەموو کەسانێکی دانیشتووی ئەم وڵاتەوە یەک تەماشا بکرێن ئیتر ئەم هەویەی خەڵکیەکە ئەمیان مسلمانە ئەمیان پەنابەرە و ئەمیان فلەندی تازەیە لەبەرەوەی کە لێرە لە دایک بۆ بەڵام دایک و باوکی لە وڵاتێکن ئەمانیتر کۆتایی پێبێت هەمویان هاوڵاتی یەکسانن هەمویان دانیشتووی ئەم کۆمەلگایان و هیچ ئایدەنتێتیەک بەسەریانە دابەش نەکرێتکە لە هەویەتی مرۆڤ بوونیان دووریان بخاتەوە بەڕێ من ئەمە یەکێکە لە هەرە بابەتە گرنگەکان کە پێویستە کاری لەسەر بکرێت زۆر باشە دەسەکانە خۆش بێ بنەربەر حاڵ ئەم باسەوە گوتم ئێمە درێژەی پێدەین من پاش ئەوەی کە تۆ بە جێمانەیەڵی من درێژە بە بەرنامەکەدەم و لە ڕوانگەی خۆمەوە پێم خۆش نەبوو زۆر چمە ناو قسەکانی تۆ بەڵام لە هەندێک بابەتە حەستەکەم گۆشەمان هەیە لەگەڵ یەکاو کە ئاساییە ینی مەبەستمەوەی هەمان ئەو تێڕوانیانی کە تۆ دەربڕین لەوانەیە لە هەندێک بابەتە تەواو هاوڕا نەبم منیش ڕای خۆم دەرەبڕم و هاوڕیانی تریش لە وڵاتەکانی تر لە بەرنمەکانی داهاتووە بیر و بۆچوونی خۆیان سەبارەت بەمانە دەرببڕن دووبارە بینەران بانگێشتەکەم کە لەم گفتوگۆیە لەم مشتومڕیا بەشدار بن ئەم باسە باسێکی گرنگە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تاک بە تاچی ئێمەوە هەیە کە لە ئەوروپا ئەژین ڕاستە و خۆ پەیوەندی ناڕاستە و خۆشی تەنانەت بەوانەوە هەیە کە لە ئەوروپاش ناژین ئەگەر لەم بەرنمەیە لە زمانی ئەم بەرنمەیە حاڵیەبی ئەم بەرنمەیە وە لە ئەوروپاژی ڕاستە و خۆ کاریگەری ئەم بابەتە لەسەر ئەبێ وەگەر لە ئەوروپاش ناژی ناڕاستە و خۆ کاریگەری ئەم بابەتە لەسەر تۆ ئەبێ لەبەرەوە باسە بە بڕای من باسێکی گرنگە پێویستمان بەوەیە قسەی لەسەر بکەین کەسمان ناتوانین بڵێن گەیشتوین بە وەڵامی کۆتایی بەڵامە بێت دەواازەی باس لەسەرمانە بکرێتەوە نەک ئەفرادەکان ئەحزابەکان کە لە دەرەوەی وڵات ڕێکخراویان هەیە نوێنەرایەتیان هەیە بانگێش کراون کە لەم بوارەیە ڕۆڵی خۆیان ببینن و نەزەر و قسەی خۆیان بکەن ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەمە زەختر ئەبێتەوە بەر لەوەی کاڵێ بکەوێ بە سەرمانە خۆمانی بۆ ئامادە بکەین و توانین بە ڕادەیەکی زۆرتر لە یەک دەستیە بوو بەڕووی ئەم مەترسیانە ببینەوە من زۆر سپاس دەکەم دووبارە دەست خۆش بێ بۆ بەشداریکردنت بە ئومێدی ئەوەی لە بەرنامەی تر و لە باسی ترا پێ بکەینەوە هەر بژیت زۆر سپاس بەهیمە بەڵێ عزیزان و خۆشەویستان درێژە بەم باسە ئەدەم و لە ڕوانگەی خۆمەوە ئەوەی کە لە سویدا چییە گوزەرێەوە لە سویدا چ باسەکەم ئێستا دووبارە داوا و خوازیاری ئێوە لە ئێوەی ئازیز کە لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە گەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن بەڵێ باسەکەمان لەسەر کۆمەڵێک تەوەرە بوو کە من لەگەڵ هاوڕێ
بنارا گفتوگۆم بوو ئێستا خۆم هەوڵەدەم لە ڕوانگەی خۆمە وەڵامی ئەمانە بدەمەوە. ئەوانی کە لە سوی دەژین و لە 2014ەوە لێرە بوون و ئەوانە بیریانە وەختێک کە خەڵک لە سووریاەوە ڕوژمی هێنا و لە هەموو ڕێگایەکەوە ئەو وڵاتیان بەجێهێشت و بەرەو ئەوروپا هەڵە هاتن. ئەوروپا هەندێک وڵات دەرگای بۆکردنەوە تایبەتی ئەڵمانیا وەلەو کاتەشە سەرۆگۆزیرانی سوید کە ناوی ڕاینفێلد بووە وەختە لە ڕێگەی میدیاکانەوە پەیامێکی بڵاو کردەوە کە دڵتان و باوەشتان بۆ پەنابەران بکەنەوە. ڕاینفێلد سەرۆکی پارتی مۆدێرات یاخود محافەزەکاری سوید بوو و پارتێکی ڕاستڕەوە یاخود کۆنە پارێزە و پاش ساڵێک لەوە یا 2 ساڵ لەوە دەسەڵاتیان لە دەستداوە دەسەڵات کەوتە دەست سۆشیال دیموکراتەکانەوە. سۆشیال دیموکراتەکانیش هەمان پرۆسیان درێژە پێدا بۆ ماوەی نزیک بە 8 ساڵ تا ئەوەی لە هەڵبژاردننی 2022 دووبارە هەمان پارتی مۆدێرات هاتنەوە سەرکار. ئەم جارە پارتی مۆدێرات لەگەڵ یەکێک لە ئەحزابەکانی سوید کە بە ناوی سویدە دیموکراتەکانە ناسرێ یاخود دیموکراتەکانی سوید هاتن و بوون بە بەشێک لە پاڵپشتەکانی ئەم حکومەتە. لە حکومەتە بەشدار نی، لە دەرەوەی حکومەتن، هیچ وەزیرێکیان نییە، بەڵام پاڵپشتی ئەم حکومەتە ڕاستڕەوەن. 2 هەفتەیەک لەمەوبەر یاخود 3 هەفتە لەمەوبەر وەزیری کۆچی هەمان ئەم حیزبە بە جۆرێک ڕایگەیان کە حکومەت لە بیری ئەوەیە کە هەر کۆچکردوویەک لە وڵاتیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستەوە لە دەرەوەی سویدەوە هاتووە و پاسپۆرتی سویدی وەرگرتووە یاخود بۆ بە شارۆمەندی سوید بۆ بە هاوڵاتی سوید، ئەو کەسانە ئەگەر بیانەوە پاسپۆرتەکانیان بدەنەوە بە سوید و مافی هاوڵاتی بوونی خۆیان واز لێ بێنن، ئەتوانن تاکو 350,000 کرۆن لە سوید وەربگرن بە شەرتێ بڕۆن و نێنەوە. ئەمە هەمان ئەو حیزبەیە کە لە 2014 ئەم قسانەیە کرد، بەڵام ئەمڕۆ ئەمە زۆر بە ئاشکرا لە تەلەڤیزیۆنەکانەوە ئەوترێ. ئەگەر 30 ساڵێک لەمەوبەر یاخود 20 ساڵێکی لەمەوبەر قسەیەکی لەم بابەتان لە ڕێگەی میدیاکانەوە بکرا بە کارەساتێک گەشتمێرا، بەڵام ئەمڕۆ زۆر ئاسان وەرەگیرەوە، زۆر سادە قوڵەکرێکە حیزبێکە لە دەسەڵاتە بووەوە لە دەسەڵاتایە و حکومەت بەڕێوە بە ئاوا بەم جۆرە جیاکاری لە بینی هاوڵاتیان بکە، هاوڵاتانی تازە بە بارێک بەسەر کۆمەلگاوە بزانێت کە ئامادەیە تاکو 350,000 کرۆن کە کاتە نزیکەی 32-33,000 یۆرۆ بدات بۆ ئەوەی کە لە دەستیان ڕزگاری بێ و بڕۆن ئەم وڵاتە بەجێ بێڵن. ئەم جۆرە جاکاریە کە بە ئاشکرا لەلایەن دەسەڵاتدارانەوە کرێ تەنها گۆشەیەکی ئەو تێڕوانین ڕاستیە کامڕۆ بەسەر کۆمەلگای سویدا زاڵ بووە. و ئەمڕۆ ئەو شتانەی کە سەرۆکەکان یاخود نوێنەرەکانی سویدە دیموکراتەکان لە پەرلەمانە ئێڵێن، لە مینبەرەکانەوە ئێڵێن، ڕێگەی میدیاوە باسیەکەن، ئەو جۆرە دوژمنکاریە لە بەرامبەر بە تایبەتی موسڵمانانە کە لە سویدا ئەوترێ ئەگەر 10 ساڵیش لەمەوبەر بوو ترایە بۆ جۆرە تابیری لێ بکرایە ممکن بوو بە شتێکی زۆر ناوازە و سەرنجڕاکێش حساب بکرێت، بەڵام ئەمڕۆ بۆ بە شتێکی ئاسایی و مامەڵەکردنی ڕاستیستانە بە تایبەت باسکردن لەوەی کە یاسای تایبەت بێنینە پێشەوە بۆ پەیوەستکردنی خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکان یاخود سۆشیال بۆ خەڵکانی پەنابەر بە کۆمەڵێک مەرجی زیاترەوە کە ئەم مەرجانە بۆ خەڵکانی سویدی نییە، بە تەنها بۆ خەڵکانی کۆچ کردووە وە قسەکردن لەسەرەوەی کە باسکردن لەسەرەوەی کە چۆن ژمارەی زۆری موسڵمانان لەم وڵاتەیە بوون بە کێشەیەکی زۆر گەورە بۆ ئەم وڵاتە و خەریکن فەرهەنگی ئەم وڵاتە تێکەدەن و لە هەموو جێگایە قسەکردن تەنانەت بە شێوەی پراکتیکی باسکردن لەوەی کە چیتر حکوومەت پارەی
وەرگێڕ بۆ خەستەخانە و بۆ تەنانەت دادگا بۆ خەڵکانی پەنابەر خەرجەکەی نەکەوێتە سەرشانی حکومت بکەوێتە سەرشانی ئەو کەسانەکە کۆچ کردوون و ئەم پارەیە لەلایەن حکوومەتەوە نەدرێت ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی پێشووتر. هەموو ئەمانە بە کردەوە نیشانە دەن کە ئەم ڕاستیزمە چەندێک باڵا دەست بووە. ئەمە جگە لەو یاسا تونند و تیژانەی کە ساڵ بە دوای ساڵە تونترەکرێتەوە بۆ وەرگرتنی پەنابەران لە سوید و تەنانەت ئاهەنگێڕان بەوەی کە بۆ یەکەم جار لە سویدا ژمارەیەوەی کە سویدیان بەجێهێشتووە زۆرترن لەوانی کە هاتوون بۆ سوید. کامانە ئەو دەرکەوتانان کە ئێمە ئیبینین لە وڵاتەیە کە ڕاسیزم و نیۆفاشیزم بە چ جێگایە گەیشتووە. دیارە ئەمە هۆکارەکانی تەشەڕێنکردنی ئەمە دیاردەی ڕاسیزم و دژە کۆچبەری کە فۆرمێک لە فۆرمەکانی نیۆفاشیزمە لە ئەوروپای دەرەکەوێ فاکتەری جۆر بە جۆری هەیە، بەشێکی کولتوریە، بەشێکی سیاسیە، بەڵام لە هەمووی گرنگتر بەشە ئابوووریەکەیتەوە. بە بەشە ئابوووریە تەنهاوە نییە کە ئێمە قەیرانێکمان هەیە لە سویدا یاخود لە وڵاتانی ئەوروپایە. ئەو گۆڕانکاریانەی کە لە بازاری کارە هەیە، ئەو کێبەرچەیە کە لە بازاری سەرمایی جیهانیا هەیە و ئەو هەوڵ و تەقەلایی کە ئەوروپا ئەیدا بۆی بگاتەوە بە ئاستی کەڵەکەکردنی سەرمایە لە شوێنێکی وەکو چینە یاخود لە وڵاتانی بڵین جنوبی یاخود باشووری خۆرهەڵاتی ئاسیایە کە لەوێ ئیستیبداد و بێمافی کارگەران و بێ دەنگی کارگەران ئەوانە ڕێگایەکە بۆ کەڵەکەکردنی سەرمایی زۆرتر لیشی سەرمایهدارانی ئەوروپا ئەڕژێنێەوە ئەوان هەوڵەدەن بەو نمونزەوجە و بەو مۆدێلە بکەن و ئەمەش بە تەواوەتی ئەتوانرێت لە پشتی ئەو هەوڵە بۆ ژێرپێنانی مافی کۆچبەران ببینجێ. باسکردن لەسەر ئەوەی کە دژە کۆچبەری لە وڵاتانەیە هاتۆتە مەیدان بۆی کەوا ژمارەی کۆچبەران کەم بنەوە و کۆچبەران ئەم وڵاتانە بەجێ بێڵن. نمونەی زۆر بەرجەستەوە ئەحساییە زۆر بەرجەستە هەیە لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپایە پیربوونی ئەم کۆمەڵگایانە وا ئەکا کە پێویستی بۆ دەستی کاری نوێ هەمیشە و بەردەوام بێ و ئەم دەستی کاری نوێ ئەتوانێت لە دەرەوەی ئەوروپاوە بێ بۆ ئەوروپا. کاوێ باسەکە لەسەر ئەوە نیە و ناتوانێت ئەوە بێت و ئابووری دا ئەڕزێ و دا ئەڕمێت ئەگەر پەنابەران و ئەگەر کۆچکردووان بۆ ئەم وڵاتانە نێن. ئەستی مەسەلەکە ئەوەیە ئەوروپا کۆچکردووی ئەوێ، بەڵام کۆچکردوویەکی بێمافی ئەوێ، کۆچکردوویەکی تۆقیوی ئەوێ، کۆچکردوویەکی ئەوێ کە سەری داخە. نموزەجێکی تر و نمونەیەشی تری سعودیان ئەوێ، نمونەیەشی تری قەتەر و ئیماراتیان ئەوێ. هەفتەی ڕابردوو باسێکمان بوو لەسەرەوە فیلمی ژیانی بزنە، ژیانی بزنیان ئەوێ بۆ پەنابەران و بۆ کۆچکردووان لە ئەوروپا. یانوێ ئەو مۆدێلەکە لە وڵاتانی خەلیجا هەیە لێرە دووبارەی بکەنەوە، بەڵێ تۆ ئەتوانی کار بکەی بۆ تەیە کار بکەی سەعاتی دوور و درێژ کار بکەی، بەڵام نابێ دەم هەڵبێنی لە بەرامبەر بێمافیا و کاتێک بێکار بووی هیچ کۆمەچێکت نییە. ئەو کاتێک کە کارت تەواو بوو توانین وڵاتە بەجێ بێڵی و بڕۆیتەوە و بە هیچ جۆرە لە جۆرەکان ناتوانانی بەشێکوی لە هاوڵاتی ئەم وڵاتە و جۆرێک پاشگەزبوونەوە هەیە لەو بنەمایی کە ئینسانەکان و هاوڵاتیەکان لە ئەوروپا لە سایی دیموکراسی لیبرالیە هەمویان لە ڕووی ماف و لە ڕووی پێگە و لە ڕووی ئەو فرسەتانی کە پیانە درێەوە لە ڕووی یاسایی و سیاسیەوە یەکسانە، نەخێرام یەکسانیە ئیتر قابلی قوبوڵ نییە و لە هەموو هۆکارە گرنگەکان لە هەموو هۆکارەکانی کە لە پشت دیاردەی تەشەنەکردنی ڕاسیزمەوە هەیە ئێمە ئەبێ ئەم نیازەوە ئەم پێداویستی سەرمایە ببینین کە پێویستی بە کرێکاریشی هەرزان و بێدەنگ هەیە و ئەم کرێکاری هەرزان و بێدەنگە لە ڕێگای ئەم ڕاسیزمەوە کە خەریکە خەڵکانی کۆچکردوو بۆ ئەوروپا ئەتۆقێنێ بە بیانووی
ناسنامەی جیاوازیان بە بیانووی ڕەنگی پێستی جیاوازیان بە هەر بیانوێکەوە بێ بەش بەشیانەکە و دابڕیانەکەوەدایە نەبڕێنە لە مافەکانی ئەم کۆمەلگایە بێ ئەم هۆکارە ببینی. بەڵام دیارە هۆکاری تریش لە پشت ئەمەوە وەستاوە یاخود هەندێک فاکتەری تر هەن کە ئەم ڕەوەندەوە هاتنە مەیدانی ئەم ڕەوەندە بەهێزتر ئەەکەن. یەکێک لەوانە بەڕاستی ئەو دابڕبوونەی ئەم کۆمەڵگایە کە لە ڕابردووە هەبووە. پێشتریش لە گفتوگۆکەمان لەگەڵ بنارە ئاماژەم پێکرد ئەوەی کە پێی وترێ ماڵتیکاڵچرالیزم یاخود مۆنفاڵ بە سویدی یاخود فرەکلتوری لە کۆمەلگای سویدیا ئەوانە بەڕاستی ڕێگایەکە بۆ ناساندنی ئینسانەکان لەسەر بنەمای ناسنامەی دینی و باگراوند و ڕەنگی پێست و جۆرەها شتی تر لەبری ئەوەی کە ئینسانەکان بە مۆقعەتی چینایەتیان بۆی کە لەکوێی کۆمەلگایەوە لە چێ چینێکی کۆمەلگایان بناسرێن بۆ بناسرێنەوە کە سەر بە چ پاشخانێکن و چه ڕابردوویشان لەگەڵ خۆیانە هێناوە. ئەمە یەکێکە لە داینەمۆکانی ئەو دۆخە کە ئێستا دروست بووە. ینی نیۆلیبرالیزم بەو فرەکلتوریەوە کە هەیەی لەگەڵ ڕاسیزماکە دوژمنایەتی کۆچکردوانەکاتوانە وەکو گۆرەویە گوانم دیودیو کردم سەرنجام هەر گۆرەویە کەم دیودیوەکی ناشرینترە بێ. باسەکە ئەوەیە کە دابڕبوونی کۆمەلگاکە لە ئارایە تۆ لە کۆمەلگایەکی بڵین هۆمۆجینی یاخود لە کۆمەلگایەکە ناژی کە هاوڵاتیەکان لەسەر ئەساسی هاوڵاتی بوونیان تعریفەکرێنا لەسەر ئەساسی ئەوەی کە سەر بە چ دین و مەزهەبێکن احترام و ڕێزیان بۆ داێنێک لەسەر ئەساسی ئەوەی کە چ نیازێکیان هەیە چ توانایەکیان هەیە چ پێگەیەکیانە بێ هەبێت لە کۆمەلگایە لەسەر ئەو بنەمایە ڕێزیان بۆ داێنێکی ناوەکی تر وەکو کارگەر تۆ لە ناو کارگەرانی کۆمەلگا غەربیەکانە بێمافترین و ژێرچەپۆکەترین کارگەرانی خراپترین کارەکان تۆ ئەنجامێ دەی و هەموو ئەو دۆخەی کە بۆ کارگەرانی تری ئەم وڵاتە لە ئارایە بۆ تۆ کەمتر لە ئارایە بەشێک بەهۆی ئەوەی یاساکان ناناسی یاخود بەشێک بەهۆی کەوا ناهێڵن یاساکان بناسی و ناهێڵن فرسەتەکان لە بەردەمی خۆتا ببینی تۆ بەرحاڵ ئەمانە ئەو دۆخەن کە پاڵ بەمەوە ئەنێ وە مەسلەیەکی تریش ئەو شتێکە پێی وترێ سێگریگەیشن یاخود دابڕکردنی کۆمەلگا لە ڕووی جوگرافیەوە بەشێکی زۆری کۆچکردوان لە قەراغی شارەکانە لەو شوێنانەیە کە بە جۆرێک خزمەت گوزاریەکان کەمترن لە جێگاکانی تر کووەکرێنەوە چ بەوەی کە خۆیان پێویستیان بەوەیە بۆ کۆمەکردنی یەکتر و بۆ سوود وەرگرتن لە پەیوەندەکانی یەکترەوانە لەوێ کۆ ببنەوە بەشێکی ئەوەی کە دەوڵەت لەبری ئەوەی کە مەسرەفی تێکەڵبوونی ئەم کۆچکردوانە هەڵبگرێت لە ڕابردووە دیارە لە هەفتاکان و هەشتاکانەوە ئەمە دەستی پێکردووە زۆرتر ئەم ئەرچی ئاشناکردنی خەڵکیان بە ئەم کۆمەلگا داوەتە دەستی هەمان ئەو کۆمیونیتیانەی کە لەوێ نیشتەجێ بوون بۆ نمونە گەڕەکێک هەیە بەشی زۆری سۆمالیتیایە هەموو سۆمالیە کە تازە هاتوو چۆتە ئەوێ لە بەرەوەی لە ڕێگەی ئەوانەوە کە یان ناسێ زمانە نەزانێ توانای دەستڕاگەشتنی بە کارکردن توانای دەستڕاگەشتنی بە فرسەتەکانی ناو ئەم کۆمەلگایە خەستەخانە لەکوێیە چۆن ناوی خۆ لە کۆمۆن بنووسی چۆن بچی بۆ قوتابخانەوە خوێندنگا هەموو ئەمانە سوودیان لەوانە وەرگرتووە کە ئەمەش ئەو دابڕبوونە جوگرافی دروست کردووە بەشێک لە ناوچەکانی یاخود گەڕەکەکانی ناو شارە گەورەکانی سویدی بۆ نمونە کردووە بە جێگەی کۆبوونەوە و کەڵەکەبوون و مۆڵبوونی ئەو کۆچکردوانەی کە لە وڵاتانی بەتایبەتی بەشێک لە وڵاتانی ئیسلامیەوە هاتوون و لەوێ گرتبوونەتەوەەوە پێکەوەژین. مەسلەیەکی ترکە لە ئارایە بوونی ئەو قەیرانەیە کە بێکاری زیاد کردووە و بوونی ئەو ناڕزایی و بێزاریە کە لە ناو کۆمەڵانی خەڵکی ئەم وڵاتانەیە شەپۆ لەدا. بەڵام خەڵکی ئەم وڵاتانە یاخود کارگەرانێک کە بەم سیستەمە ناڕازین و بێتاقەتن لەبری ئەوەی ئەرچی ئەوە هەڵبگرن کە بەرامبەر بە سیستەمەکە بوەستنەوە ئاسانترین شت ئەوەیە کە دراوسێ هەژارەکەت کە لە
وڵاتێکی موسڵمان بڵێن نشینەوە هاتووە ئەو بە تاوانبار بزانی ئەو بە هۆکاری هەژاری و بێکاری و بێمافی و ئەو دۆخەنا لەبارە بزانی کە دروست بوو لە سویدا ئەوە نەبینی هاوکات لەگەڵ زۆربوونی پەرابەرانە یاخود کۆچکردوانە لە وڵاتە لە 20 ساڵی ڕابردووە گەورەترین قەڵەشتی چیناتی لە ناو کۆمەلگەی سویدا دروست بووە بە شێوازێک کە ئەستەم سوید لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ناچێت وەچی تر ناتوانانی بە یەکێک لە نمونونەکانی کۆمەلگا یەکسانەکانی دنیا حسابی بکە پێچەوانەوە ئاست و قەڵەشتی چیناتی لە ناو کۆمەلگایە بە شێوەیەک فراوان بۆتەوە هەژاری ڕێژەیی نەک مطلق دیارە هەژاری مطلق بۆ معنایی کە خەڵک زۆر هەژار بێتەوەوانە ئەو دیاردە بەربڵاو و بەرچاوە نییە بەڵام هەژاری ڕێژەیی ئەوەی کە تۆ لە چاو سەروەت و سامانێکا کە لە کۆمەلگایە هەیە لێی بێبەهرەیت و ئەوانە ئەم هەژاری ڕێژەیە تا هاتووە بەرەو سەر چووە فراوان بۆتەوە و زیادی کردووە کە ئەمەش هۆکارێکە لە هۆکارەکانی هەم تووڕێی و هەم ناجێگیری کۆمەڵایەتی هەم جۆرێک لە بوونی توندوتیژی و جۆرێک لە گیانی کێبەرچێکردن لە ناو ئەو کۆمەلگایە فراوان بووتەوە. بەرحاڵ باسێکم کرد لەسەر دیسکۆرسی هێزە ڕاستیستەکان. هێزە ڕاستیستەکان بۆ هەڵگێڕانەوەی ئەو یاخود نیۆفاشیزم لە دنیا بۆ هەڵگێڕانەوەی ئەو بەهاو ئەو هاوسەنگیانە هاتووە کە لە ڕابردووە دروست بووە کە یەکێک لە بیرروبۆ چوو نەزاڵەکانی لیبرالیزم لە دنیاە ئەوەی ئینسانەکە لە باری مافەوە و لە باری سیاسیەوە یەکسانن. ئەم یەکسانی مافە چیتر لەوە ناچێت بۆ سەرمایهداری بەسرەفی مابێت چیتر لەوە ناچێت بۆ سەرمایهداری گونجاو بێ ئەبێ هەڵبۆشێتەوە ئەبێ وەلا بنرێ و وەلانانیشی پێویستی بە هێزێکە بێتە مەیدان. مەسەلەی ئەساسی کە ئێمە ئەمڕۆ لەگەڵی بەرەو ڕووین لە سویدا بێ لە وڵاتانی ترا پەلاماردانی کۆچ کردووە جا بە بیانووی ڕەنگی پێستیانەوە بێ بیانووی مسڵمان بوونیانەوە بە هەر بیانویشی ترەوە بێ بەشێک وەسیلەیەک و ئامرازێکە بۆ هەڵگێڕانەوەی ئەم هاوسەنگیانە هاوشێشانە ئەم بنەما ئەساسیانەی دیموکراسی لیبرالی لە دنیاە و ڕێگایەکە بۆ تعریفکردنی مافەکان لەسەر بنەمای بنەچەوە لەسەر بنەمای پاشخانی مەذهبی و ئیتنیکی یاخود ئەوەی کە لەم وڵاتە لەدایک بوو یا لەدایک نەبووی یاخود ڕەنگی چاو و ڕەنگی پێستت ڕەشە یا ئەسمەری یاخود سوور و سوید لەسەر ئەم بنەمایە دیاریکردنی مافەکان لەسەر ئەم بنەمایانێک لەسەر بنەمای ئینسان بوون. ئەمە هەڕەشەیەکی زۆر زۆر گەورەیە لە تەواوی ئەو دەستکەوتانەی کە خەڵک لە ڕابردووە بەدەستی هێناوە و ئیتر باسەکە تەنها باسی سیاستێکی دیاریکراوە بەرامبەر بە کەمایەتیشی دیاریکراوە بەرامبەر بە بەشێک لە کۆمەلگانیە پەلامارە لە دژی تەواوی کۆمەلگا. ئایا زیادبوونی مسلمانان و ئەو هێما و ئەو توقوسە دینیانەی کە لە وڵاتانیان ممارەسا کرێ دەوری بووە لە برەودان بەم یاخود ئایا ئەمە ئەتوانی هەڕەشە بێ بۆ سەر فەرهەنگی زاڵی ئەم کۆمەلگایەوە ئەمە کارێکی کردووە کە ئەم هەڕەشەیە بە هەند وەربگیرەوە لە بەرامبەریە کاردانەوە نیشان بدرێ. لە ڕاستیە ئەو دیاردانە هەمیشە و دایم دیاردەی نەخوازراون و بە تایبەتی لە بوونی ئیسلامی سیاسیە فراوان بوونەوە و زیادبوونی ئیسلامیەکان نەک مسلمانان ئیسلامیەکان و ئەو هێما و ئەو توقوسانی کە ئەوان ئەیهێنن ئەو پێودانگانی کە ئەوان ئەیهێنن ئەمانە هەمووی کێشەی گەورە دروست دەکەن. بەڵام پرسیارەکە لەسەرەوەی بڵین بنەمای ئەمە چییە؟ خەڵک بۆ لە ستۆکۆڵما بۆ نمونە زۆرتر مسلمانە تا لە سلێمانی بۆ لە بەریتانیا خود لە وڵاتانی ترای بینی سەلەفیەکان بە شێوەیەکی زۆر زۆر بەربڵاو کۆنتترۆلی تەنانەت بازاڕی کاری خەڵکانی کۆچ کردویان لە خۆرهڵاتی ناوەڕاستەوە کردووە. بۆچی ئەم تۆڕە گەورەیان پێکێناوە ئەتوانن خەڵک لە دەوری خۆیان کۆ بکەنەوە. ئەمە لە سای دۆخێکا ڕوئەدا کە
دیامە سەرتەوەری دوم کە قسە لەسەر کۆمەلگا ئەلتەرناتیڤ و کۆمەلگا تەریبەکانەکە لە وڵاتانەیە ینی ئەوەی کە هەژاری و جیاوازی چینایەتی بەم شێوازە بەرفراوان ئەبێتەوە هەژاری ناسنامەیەک یاخود مۆچیشی ئیتنیشی وەرەگرێت و هەژاری بێکسانی بە یەکسانی بەسەر هەموو بەشەکانی کۆمەلگایە دابەش نابێتەوە کە خەڵکێکی زۆرە لە وڵاتانیشی ترەوە هێناوە لەم وڵاتەیە بەرەڵات کردوون لە بازاری کاراکاریان دەستکەوێت چیان دەستکەوێت بیکەنەوەوانە حتمما ئەم کەسانە لە هەژارترین توێژەکانی کارگەرانی ئەم کۆمەڵگایە بنوە بە خراپترین دۆخ و لە خراپترین هەلومەرجا کار ئەەکەن و زۆر جار کاری ڕەش ئەەکەن و زۆر جار کار لە دەرەوەی قانونەکانی کاری ئەم کۆمەلگایانە ئەەکەن و ئەمە ڕێگا کاتەوە بۆ دروستبوونی ئەوەی کە پێوترێ کۆمەلگای تەری کۆمەلگایە کە بەشێک نییە لەم کۆمەلگایە پێودانەکانی موازینەکانی ئەو یاسایانەی کە بەسەریا حکومەکە ئەو کولتورەی کە تایەتی کولتوری ئەم کۆمەلگایان نیە و ئەمە زەمینەی ئەوە سازەکە کە بۆ نمونە سەلەفیەکان یاخود ئیسلامیەکان لە گەڕەکە هەژار نشینەکان و مسلمان نشینەکانی ستۆکهۆلم و یۆتۆبۆری مالمۆ یاخود وڵاتانی تری ئەوروپا بتوانن نفوس پیا بکەن لە جێگایەکە کە تۆڕەکانی ئەوەی کە پێوتێ سیفنێت یاخود تۆڕی فریاکەوتنی کۆمەلگا فریای ئەم بەشە زۆر ژێرچەپۆکەی کارگەرانی ئەم وڵاتە ناکەوێ و ئەو فرسەتانی کە لە بەردەمی خەڵکی ترا هەیە بۆ کار پەیداکردن بۆ کار بە کری باشکردن یاخود بۆ پەیوەندیگرتن لە کۆمەلگایە فرسەت ئەم فرسەتانە پێیان نابێ لێرەیە ئیسلامیەکان و تۆڕەکانی ئیسلامیەکان ئامادەن بۆی ئەم جێگایە بگرنەوە لە ئەزمموی تایبەتی خۆمەوە ئەوم بینیوە کە خەڵکانێکە لە ستۆکۆما بوون ئەچنە مزگەوتەکان وانە بەشێک بۆ ناچن نوێش بکەن بۆ واچێت کە نامەیەکیان بۆ بنووسێ بە سویدی بۆ دایرەی بۆ نمونە کۆمۆن یاخود بۆ دایرەی تامینە کۆمەڵایەتیەکان بیمە کۆمەڵایەتیەکان یاخود وەڵامی نامەیەشی دایرەی کاریان بۆ بدرێتەوە یاخود باسییان بۆ بکرێت کە چۆن چۆنی فڵانەشت و فیسارە شت بتوانن دەست بخەن یاخود ئەگەر بیانوێ داوای کۆمەکێکی دیاریکراو بکەن چۆن چۆنی ئەم داوایە پڕکەنەوە بەشێکی زۆری ئەم کۆمەکانە لەم مزگەوتانەیە ئەکرێن و خەڵک بۆ وەرگرتنی ئەو کۆمەکانە کرد لە دەوری ئەم مزگەوتانە یاخود لە دەوری ئەم ناوەندە دینیانە کۆئبنەوە نەک تەنها لەبەرەوەی کە کەسەکە ئێوە نوێش بکە و سەرنجام ئەمە ئەو دافعەیە کە کۆمەلگا تەریبەکان دروستەکە کۆمەلگا ئەلتەرناتیڤەکان دروستەکە لەناو ئەم کۆمەلگایە لەوە ناچێت لە سوید بژی لەوە ناچێت لە بەریتانیا بژی لەواچێت لە دەرەوەی بەریتانیا و دەرەوەی سوید بێتە هێشتا لە خۆرهڵاتی ناوەڕاست بێ و ئەمە ئیتر زەمینەش دروستەکە بۆ ئیتەوە دەماگیری دینی بە تایبەت و تەنان دەماگیری نەتەوایەتیش هەندێک جار زۆرتر بێ لە ناو خەڵکانی کۆچ کردووە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە لەوەی کە لە وڵاتەکانی خوانە هەیە بەرحاڵ بێمە سەر بەرەنگاری هێزە چەپ و ئازادی خوازەکان ئەوەی ئەی بینین کە هێزە چەپ و ئازادی خوازەکان لە بەرامبەر ئەم ڕاسیزمە لە بەرامبەر ئەم نیوە فاشیزمیان بێدەنگ دەبوون خۆپیشاندانی فراوان هەیە خۆپیشاندانی گەورە هەیە و زۆر جار ئەم خۆپیشاندانە کارێکە کاکە بە جۆرێک هەندێک لە سیاسەتەکان بگۆڕێ پەک بخرێ یاخود سەرکەوتنێکە بڕیار وایە هێزێکی ڕاستڕەوی نیۆفاشیز بەدیبێنێ بەدەستی نەهێنێ بە جۆرێ لە جۆرەکان ئەو ڕەوەندە و ئەو گوژمەی کە هێناوێنە لەو گوژمە نەتوانن بەرەو پێشچن لە جێگایەکە ڕابوەستن بەڵام ئایا ئەمە ئەتوانێت وەڵام دەرەوە بێ بەڕێ من ئەمانەتوان وەکو مسەکن حسابیان بۆ بکرێ وەکوی کە بە جۆرە لە جۆرەکان چارەسەرێکی مۆزعی وە کاتی بۆ ئەم کێشانەکە ئەگەر نام کێشانە زۆر لەوە قوڵترن کە بتوانێت بە تەنها خۆپیشاندانێکی لێرە و لەوێ یاخود دەنگدان بە حیزبی چەپی فلان و دەنگدان بە سۆشیال دیموکرات و ئەوانە چارەسەر بکرێ
و ئەم هێزانە ئەگەرچی هێزی ئینسان دۆستن و بوونیان ضرورەوە پێویستە، بەڵام ڕوبەڕووبوونەوەکیان تەنها لە ئاستی ڕوبەڕووی فکریە و لە ڕوبەڕووی سیاسیە و لە ڕوبەڕووی ئایدۆلۆژیە کە نام خەڵکانە باشن خراپ نین، پێویستمان بە پەنابەراوی کە تەنان لەگەڵ بناریشە قسەمان کردو ئەوانە ئەگەر ئەوان نەبن چێ ئاودەسەکانمان بۆ پاکاتەوە، ئەگەر ئەوان نەبن چێ سەرجادەکانمان بسڕن و پاچی کەنەگەرەوان نەبێت چێ زبڵەکانمان بۆ فڕێیاکی ئەمانە بکە. بەرحاڵ ئەم جۆرە تەبلیغاتانە بە جۆری لە جۆرەکان واشدانێک ئەم کارانە کاری کۆچکردوانەوە ئەوانیان هێناوە بۆی کەوام کارانیان پێ بکەن. بەرحاڵ ئەم جۆرە مامەڵەکردنەوە ئەم جۆرە بەرەنگاریە ناتوانێت جوابی ئەساسی ئەم کێشەیە بداتەوە. حقیقەتێک هەیە ئەم کۆمەلگایانە بەبێ کۆچکردوانیش کۆمەلگای ئینتیگرێتە نین. ئەم کۆمەلگایانە کۆمەلگایەکی دابڕن، کۆمەلگایەکی چینایەتین لە ناو شاری ستۆکۆمە، ناو شاری تۆبۆری، لە ناو شاری مانوە، لە ناو هەموو شارەکانی سویدا گەڕەکە دەوڵەمەند نشینەکان جیاوازن لە گەڕەکە هەژار نشینەکان. جیاوازی جوغرافی و جیاوازی کولتوری لە نێوان هەژارە و دەوڵەمەندەکانی ئەم وڵاتەیە هەیە و ئەم وڵاتە بەم معنایە هیچ کاتێک ئینتیگرێتە نەبووە و هیچ کاتێک یەکانجێت نەبووە، هیچ کاتێک چوونیەک نییە. دابڕانێکی گەورە لە ناو کۆمەلگایە هەیە. ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەم دابڕانە هەمیشە و دایم کێبەرچەی نێوان چینی کارگەر و چینی هەژار و چینێکە خواستی ژیانێکی باشتری هەیە و بۆ ئایندەیەکی چاکتر هەوڵەدا ئەمانە هەمیشە مۆتۆری پێشکەوتنی ئەم کۆمەلگایانە بووە، نەک بەرەو پاشگەڕانەوە. هەڕەشەی لە داڕمانی ئەم کۆمەلگایانە نەکردو بگرە بەشێکی زۆری ئەو دەستکەوتانی کە ئەمڕۆ لە ئەوروپایەوەکو دەستکەوتی هەموو کۆمەلگا حساب بکرێتەوە ئەمان لە نتیجەی خەباتی چینی کارگەر و زەحمەکێشەوە بەدی هاتووە. هاتنی پەنابەران و هاتنی کۆچکردوان بۆ ئەم وڵاتانە پێویستەکە تێکەڵ بکرێن لەگەڵ ئەم خەباتە، لەگەڵ ئەم ململانەیە و لەبری ئەوەی بگەڕێنەوە بۆ کۆمەڵگەی فرەکولتوری، ئەوەی کە تۆ ڕێزی من بگرەوە من ڕێزی تۆ گرم و احترامی کەلتوری یەکترەگرین و تۆ ئەتوانی لە مناڵەکە بێ قەیناکە لە بەروی مسلمانی تو. ئەمە نەپێودانیشی ئینسانیە، نەمەوازینێکی ئینسانیە، نابێ قابلی قبول بێ. بۆت هەیە بە زۆر بە مناڵەکەت ح ساڵە لەچی لەسەر پێتوانە لە بەوەی کولتوری ئێوە وایە، هیچ کەسێک ناتوانێت ئەمە قبولکاوە، ناتوانین ئێمە داکۆچی کاربیین لەم دۆخە بە پێچەوانەوە. ئەوەی کە پێویستە بکرێ ئەوەیە کە خەڵکێکە دێتە ئەم وڵاتە لەبری ئەوەی کە خۆی بە مسلمان و سەر بەم حیزب و سەر بە و گروپ بزانێ، خۆی بەسەر بە چینێکی دیاریکراو بزانێەوە هەوڵی ئەوە بدرێ کە تێکەڵی ئەم خەڵکە لەگەڵ ئەم خەباتە چینایەت هەیە ببێ بە ئامانج و هەدەف. و لێرە و دێمە سەر ڕۆڵی کەسانی چەپ و کۆمونیست. باسەکە تەنها لەسەر ئەوە نییە کە لەم بەرەنگاری بوونەوەی ڕاستیزمیا بەشدار بێت، قسە لەسەرەوەیە کەسانی چەپ و کۆمونیست خەڵکانێکە لە خۆرهڵاتی ناوەڕاستەوە هاتوون و لە وڵاتانە ئەژین، خۆیان بە سوسیالیست ئەزانن، خۆیان بە بەشێک لە خەباتی ئەم چینە ئەزانن، چیتر ناتوانن دابنیشن و دەست بە کڵاوی خوانەوە بگرن، بانەی بە و خەریکی ئەوە بن ژیانێکی ئاسایی خۆیان بژین. ئەگەر تا ئێستا بۆ دلواوە پێ دوا بووە هاتووی تو لەو ململانی کێشەیە خۆرهڵاتی ناوەڕاست ئیسراحەتی کردووە، لێرە شتێک دەستگیر بۆ ئەوانە دابنیشی بە بێدەنگی و بە مەلولی ژیانی ئاسایی خۆ بەڕێبخی، یاخود کە وەختێک باسی سیاسەتەکەی قسە لەسەرەوە کردو خەباتکاری وڵاتێکی تری ئەبێ ئەو معلوم بێ کە ئەو ڕۆژگارە کۆتایی هات. ئەگەر وەکو چەپ وەکو کۆمونیست وەکو سۆشیالیزتەوە ڕۆڵ ببینی، ئەمڕۆ پێویستت بەوەیە لە ناو ئەم ململانی چیناتی ئەم کۆمەلگایانە ڕۆڵت هەبێ و تۆ ئەو پردەبی و تۆ ئەو دەرگایەبی خەڵکانی کۆچکردووی تریژ لەبری ئەوەی لەلایەن تۆڕە سەلەفیەکان و ئیسلامەکان و ئیستیغلال بکرێن، ئەوانە لە ڕێگای تۆ تێکەڵ بن لە خەبات و ململانی ئەم کۆمەلگایە و ئەوان بکرێن بە بەشێک لە خەبات بۆ ئایندەیەکی باشتر و لەبری قۆڵبوونەوەی کێشمەکێشی نێوان ڕاسیستەکان و نیۆفاشیستەکان لەگەڵ ئیسلامیستەکانە لێرە کە لە مەودووە حتمما هەوڵەدەن ئەوانیش نفوز بگرن و وە لە ترس و تۆقینی مسلمانان بەدەست زیادبوونی ڕاسیستەکان و نیۆفاشیستەکانەوە سوودوەربگرنوان لە دەوری خۆیان کۆکەنەوە لەبری ئەوە تۆ هەوڵی ئەم بدەی. باسەکەی تر لەسەرەوە نەماوە وەکو کەسێکی ئەنتەرناسیۆنالیست بیرەکەیتەوە یان نا. ئەگەر
خەم و ئەگەر مشوری ژیانی خۆت و مناڵەکان دەخۆی وە ئەتەوێ ئایندێکی باشترت هەبێ وەکو ئینسان وەکو کەسێک کە هوشیاری و ئەزانی خەبات و بەرەنگاری ڕێگایەکە بۆ چاکردنی ژیان ئەرچی زۆرترت لە ئەستۆیە لەوەی کە تەنها بڕۆی لە هەڵبژاردننی فلانە دەست دەنگ بە حیزبی فلان بێ کە لە دژی ڕاستیستەکانە ئەرکت ئەوەیە لەم ململانیا بەشداری بکەیت و ئەم پرسە بە هەند وەربگری و لەم پرسەیە هەوڵی ئەوە بێ کە ڕۆڵی خۆ ببینی و جێپەنجە دیار بێت هەزارانین ئێمە لە ئەوروپا لە کەنەدا تا ئوسترالیا حسابێکی ممکنە دەیان هەزار چەپ و کۆمونیست ئێران عێراق سووریا لوبناان فەڵەستین باکووری ئەفریقیا و تورکیا لەم وڵاتانەوە هاتوون و لە ئەوروپا و لە ئەم وڵاتە غەربیانیا جێگیر بوون وەک ناسنامەی سیاسی خۆیان بە شۆڕجێر و خەباتکاری وڵاتان نازان کە لێوەی هاتوون لە کاتێکە ئەسڵەن لە ململانیەکانی ناو کۆمەڵگانە بوونیان نییە و لەو جێگەیەشا کە بە فیزیکی بوونیان هەیە هیچ ڕۆیشان لە ناو ململانی ئەو وڵاتەشانە و ئەسڵەن بەشێکی ژنین لە کێشەکانی ناو ئەو کۆمەلگایە و هیچ هەڵوێستێکی سیاسی کاریگەریشان نییە ئەوانە ئەتوانن و ئەبێ ڕۆڵی دروست و پێویستی خۆیان لەم ململانیا ببینن و واژ نییە فرسەت لە بەردەما کرابێتەوە ئەم هەڕەشەی کە هاتووە هەڕەشەیەکی جدیە و ئەم بەرنامانەکە ئێمە لەم کەناڵەوە پێشکەشەکەی ئەمانەی ئەم پرسە بەور و ژێنین هاوڕیانێکی زۆرتر و بەشێکی زۆرتر لە ئێوە لە بینەران بەشداری ئەم بەرنامانە بن نەزەری خۆتان بنووسن سەرنجی خۆتان بنووسن ئەگەر ئەمانەی کە من ئێڵێم بە مبالغەی ئەزانن فەرمو بنووسن بڵێن وانە ئەگەر ڕایەکی ترتان هەیە لەسەر ڕێگاچارەکان و تەنانەت لەسەر لێکدانەوەکانی خۆتان پێشکەش بکەن هاوڕیانێکی تر لەم بەرنامانەیە بەشدارە بن لە داهاتووە بەڵام دەواازەی گفتوگۆ و قسە و باز لەسەر ئەم پرسەکراوەیە هەر هاوڕێک پێی خۆشە لەم بەرنامانەیە قسەی خۆی بکە کەناڵی هیوا لە بەردەمیا کراوە بێ زۆر سپاسانەکەم کە تا ئێستا بینەری ئەم بەرنامەیە بوون بیرم ناچێت کە داواتان لێ بکەم جاریشی تر ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لایک و سەبسکرایب بکەن لینکی ئەم بەرنامە لە ڕێگەی سۆشیال میدیاوە لای خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن بەم جۆرەش دێمە کۆتایی ئەم باسی ئەمڕۆم تاکو بەرنمەیەکی تر لەگەڵ هاوڕیانێکی ترا سەبارەت بەم بابەتە بەرنامەی تر پێشکەشەکەین بە شادی و کامرانی تا سپێر هەر بژین.